ئازانمان لا هەرجێکن سڵایمەتان لێبێ بەیانیتان باش بێ بە و هیواین هەموو لایەکتان لەر ساغ و تەندروست باش بن. خۆشحاڵی ئەمڕۆژ کۆمەڵە بڕگە بابەتمان بۆ ئامادەکردوون بە و هیواین تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانمان بین. خۆشەویستانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا دوو تەوری سەرەکی پێک دێت. لا تەوریەکەم و سەرتاماندا باس لە خۆپارێزیەکەین و گەزانین لە ئێستادا نەخۆشی کۆرۆنا لە حاڵەتێکی مەترسیداردا. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە چۆن خۆپارێزی بکەین تا چەند گرنگە دەمامک و دەستکێش بەکاربهێنین. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە پێویستە کە دەمامک چۆن بەکاربهێنرێ و دەمامکەی بەکاری دەهێنین چەند جار بەکاردێتەوە. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کام جۆرەی دەمامک باشە کە بەکاری بێنین و بۆ دەستکێشیش بە هەمان شێوە کۆمەڵێک ڕێنمایی لە پزیشکی پسپۆڕ وەردەگرین. دواتریش باس لەوە دەکەین خۆپارێزی چیتر دەگرێتەوە لە ئێستادا تا چەند خەڵکی خۆیان دەپارێزن و پابەندی ڕێنماییەکان. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوایەوە چینە سەر تەوەری دۆمان. لا تەوەری دۆماندا باس لە پەتای وەرزی ئەەکەین و جیاوازەکانی لەگەڵ نەخۆشی کۆرۆنا. وەک دەزانین کە لە وەرزی پاییز و وەرزی بەهاردا پەتای وەرزی زۆر دەبێت. ئێمە لە ناو وەرزی پاییز داین و پەتای وەرزی زۆرە. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە ئەم پەتایانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر کەسانی تووشی نەخۆشی کۆرۆنا بوون و چۆن بتوانین کە نەخۆشی کۆرۆنا و پەتای وەرزی جیا بکەینەوە لە یەکتری نیشانەکانیان چۆن بزانین کە ئێمە تووشی پەتای وەرزی بووین و تووشی کۆرۆنا نەبووین. لە هەمان کاتیشدا باس لە کۆرۆنا ئەکەین و کاریگەری لەسەر کەسانی نەخۆشی ترسناکیان هەیە وەکو شێرپەنجە تا چەند پێویستە کە چارەسەر بکرێ بە شێوەیەکی خێرا. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە ڕێنمایەکانی پزیشکی پسپۆڕ چیە بۆ ئێمە بۆ ئەوەی کە چارەسەری پەتای وەرزی بکەین و نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە کاریگەری هەبێت لەسەر نەخۆشیەکانی ترمان. ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانمان ببینن. بەڵێ ئازیزانم ئێستاش بڕگەی دەستڕەنگینیمان هەیە با بەیەکەوە بینەری بین و دواتر بەردەوام ببین. سڵاوتان لێ بە بەیانیتان باش لە بەرنامەی دەستڕەنگینی ئەمڕۆ لەگەڵتانم کە ئەم شێوازی گوڵەیەخەیە دروستەکەین مۆدێلێکی تازەی ئەم ساڵە و پێویستمان بە چەند حەجمێکی موروو ئەبێت لەگەڵ بەردیان نقێم بۆ بەشی ناوەڕاستەکەی. اینجا بەم شێوازە لەگەڵم بم شێوازی چنینەکەیتان لەگەڵا بەش بکەم. بەم شێوازە بەردەوامە بین تاوەکو دەوری هەموو مورووەکە تەواو ئەکەین دەوری هەموو نقێمەکە بەم ڕیزە مورووە و بەم شێوازە ئەیچنین تاوەکو شێوەیەکی تون و تۆڵتری هەبێ و پێویستمان بە چەند ڕەنگێک ئەبێت و هەر ڕەنگێک کە پێویستە بوو حەزر لێبوو بە چەند ڕەنگ دروستی هی ئەتوانی ڕەنگی مورووەکان بگۆڕی. ئێستا من حەزم کرد بەم دوو ڕەنگە دروستی کەم. بەم شێوەیە ئەمەش ڕیزی کۆتاییمانە. من حەز ناکەم لەوە زیاتر گەورەتر بێت. ئەماکەم بە کۆتا ڕیز. پاشان کە ئەمە تەواو بوو جوان جوان تۆنیەکەین مورووەکان گرێکی بۆ ئەکەین بۆی کۆتایی بە دەزوەکە بێنین و لێکێنەوە بیبڕین بەم شێوەیە. اینجا بۆ ئەوەی ئێمایکین بە گوڵەیەخا پێویستە ئەم بەشی قماشە ببڕین ئەم فۆمە پاشان دەرزی پێوە بکەین. توزێک قماشەکەی ئیزعاجە لە کاتی بڕینە. پێویستە ئاگاتان لە دەزۆکە بێت کە مورووەکانتان پێچنیوە لەبەر ئەوەی دەزۆکە نەبڕێت نەچێتە بەردەم مەقەستەکە. دوێ ئیشەکەمان شل ئەبێتەوە. شێوەیە تاوەکو پارچەکەی لێکەینەوە. زیایەکانی هەمووی ئەبڕین جوان جوان نابێ هیچ پارچە قماشێکی زیایی پێوە بمێنێت. اینجا ئەم چەسپە بەکارەهێنین
لەگەڵ ئەم دەرزیانە بۆ گوڵەیە خەبەکارێت چەند حەجمێکی هەیە تۆ بەپێی ئیشەکەی خۆ گەور و بچووکەکەیان بەکارەهێنیت. بەم چەسپە ئەیکەین بە قوماشەکەەوە تر ئامادا بێت بۆ بەکارهێنان. بەس ئەم چەسپە تۆزێک ماوەی کێوێت تاوەکو وشکە بێتەوە بێ ئاگا و لێ بێت نەجوڵێت. تۆزێک ئەتوانین بەم شێوەیە بە دەست زەختی لێ بکەین تاوەکو شل نەبێتەوە بە جوانی چەسپەکە بیگرێت. لە دوای ئەمە ئیتر ئامادەی بۆ بەکارهێنان کە چەسپەکەی وشک بەوە. و من ئەم دانەیەم پێشتر ئامادە کردووە بە ڕەنگی جیاوازتر بەم شێوازە دەرەچێت. وەکو وتم ئەتوانین لەگەڵ جلی کوردی و لەگەڵ جلی مۆدەشا بەکاری بێنی. ئەگەر بتەوێ ئەم گوڵەیخەی زیاتر کورداواریانەتر بێ و زۆرتر بگونجێ لەگەڵ جلی کوردیا ئەتوانی لێرەوە بە زنجیر چەند لیرەیەکی پیا بێنیتە خوارەوە. ئەگەر لیرەش نەبێ یاخود چەند مەدالیایان هەر شێوازێکی تر بێ کە خۆ پێ و خۆشە و تا ئەمە ئامادەی بۆ بەکارهێنان دەستە. ئەمە ئەوەی پێشترە کە من دروستم کرد ئەمەش کە بەیەکەوە دروستمان کرد. هیوادارم بەدڵتان بوو بێ و لە ماڵەکانتانە دروستیکەن و سووتان لێ بین بێت. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لا تەوریەکەم و سەرتاماندا باس لە خۆپارێزیەکەی بزانین کە خۆپارێزی چی ئەگرێتەوە تا چەند لە ئێستادا خەڵکی خۆیان ئەپارێزن و پابەندی ڕێنماییەکانن و تا چەند گرنگە دەستکێش و دەمامک بەکاربهێنین و خەڵکی تا لە ئێستادا بەکاری ئەهێنن یاخود ناوە چی بکرێت بۆ ئەوەی کە خەڵکی بە شێوەیەکی باش هۆشیار بکرێتەوە تاوەکو بە شێوەیەکی باش پابەندی ڕێنماییەکان بن بۆ ئەوەی کە لە نەخۆشی کۆرۆنا بەدوور بن. هەر بۆ مەبەستەش بەڕێز دکتۆر بەهرۆز جاف پسپۆر لە مایکرۆبایۆلۆجی باشەیەکی ڕاستەوخۆ لامانە. دکتۆر گیان سڵاو لێوێ و بەیانیت باش بێت. سپاس دەکەم بەخێر هاتیت. دکتۆر با سەرتا باسێک لە خۆپارێزی بکەین بزانین مەبەستمان لە چییە؟ بەڵێ خۆپارێزی ئەتوانین بڵێن چارەسەری سەرەکیە بۆ دوورکەوتن لە نەخۆشی کۆرۆنا. خۆپارێزی ئەتوانم بڵێم تاکە شێوازێک بۆ خۆپاراستن لەو پەتایە. چونکە تا ئێستا چارەسەرێکی ئەو تۆمە بەسم دەرمان نییە بۆ ئەو نەخۆشیە. ڤاکسینیش تا ئێستا بە بەرهەم نەهاتووە. لەبەر ئەوەی تاکە تەنها خۆپارێزی و خۆپارێزی چارەسەرە بۆ دوورکەوتن و بڵاو نەکردنەوەی ئەو نەخۆشیە. دکتۆر لە ئێستادا خەڵکی تا چەند پابەندی ڕێنمایەکان تا چەند خۆیانە پارێزن لەم نەخۆشیە؟ تا ئێستا تا ڕادەیەک باشە کۆمەڵی خەڵک بە تایبەت ئەوانەی کە لە ڕووی تەندروستیەوە هوشیارن. بەڵام زۆر کەس ئەیبینین لە بازاڕەکانە، لە مۆڵەکانە، لە عیادەکانە، لە بانقەکان بە تایبەت لەەن خانە نشینان پابندبوون کەمە، زۆر کەمە لەو ڕۆ لەبەر ئەوەی بۆتە هۆی زیادبوون یان زۆربوونی ڕێژەی توشبوون و هەروەها خۆتەزانی ئەوەی لێکێتەوە زۆربوونی ڕێژەی مردن و هەروەها مانەوەی نەخۆشیەکە کە خۆتان ئەزانن ئێمە لە سەرەتای زستانین پایزستانین ڕەنگە ئەو بێتە هۆی زیادکردنی ڕێژەی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. دکتۆر بابینە سەر هۆکارەکانی خۆپاراستن سەرتا باباسێک لە ماسک بکەین. زانین ماسک چۆن ئەبەسرێ و لە هەمان کاتیشدا کام جۆری باشە کە لە ئێستادا ببەسرێت؟ ماسک چەند جۆرێکی ماسک هەیە. بەڵام ئەو ماسکە باشە لەلایەن خەڵکەوە بەگشتی کە بەکار بهێنرێت بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا ئەوەیە کە لە ماڵەوە دروست بکرێت یان ئەوەی ئێستا هەزە کارگەکانە دروستیەکەن کە بریتیە لە قوماشی لۆکە. بەڵام بە چەند طبقەیەک نەک تاکە طبقەیەکی قوماش بە چەند طبقەیەک ئەوە باشە هەم ڕێگە ئەدات بۆ هەناسە و هەم لە هەمان کاتا ڕێگر ئەبێت لە بڵاوبوونەوەی یعنی نەخۆشی ئەگەر ئایا لە خودی نەخۆشەکە خۆی یان لە کەسانێکی دیکەوە بۆ کەسانی نەخۆشانەوە بۆ کەسی سەلیم. دکتۆر ئەم ماسکە نەخۆشیەکە ڕائەگرێت یاخود ئەگەر کەسێک تووشی نەخۆشیەکە بێت کەمتر توش ئەبێت؟ بەڵێ خۆی ماسک ئەسڵەن کە ماسک دروست بۆ ئەمە ئێستا پێڵێن ماسکی
نەشتەرگەری ئەمە ماسی نەشتەرگێرە کە لە خەسەخانە خەڵک ئەم ماسکانە بەڵێ لە خەستەخانەکان لەلام پزیشکانەوە بەلان کارمەندانی تەندروستی بەکار هێنرێن لە کاتی عملیاتە خۆتان ئەزانن پزیشک ئەیکادەمبی و ئەوەی خۆی لە کاتی قسەکردنە لە کاتی هەر دەمکردنەوە بۆ ئەوەی دڵۆپە ئاوەکان کە ڕەنگە هەڵگری ڤایرۆسەکە بنیان هەڵگرێت جۆرە بەکتریایەکی نەخۆشخەر بن بۆ ئەوەی تووشی نەخۆشەکە نەکەن یان نەچنە ناو برینەکە و لە دوجا بێتە هۆی دروستبوونی التیهاب لە عملیاتەکە. نەخۆشەکەش خۆش لە کاتی عملیات خۆتە زانیت ئۆکسیجینی بۆ دائەنرێت ئەو ئۆڕەدی یعنی تیادی هینە هەناسەی با بڵێن لێوە دەرناچێت بۆ دەرەوە بە کەمی لە لوتیوە بە هێواش کە ئەگەری بڵاوبوونەوەی بۆ ماوەیەکی دوورتر کەمترە. بەڵام ئەمە دوو سوودی هەیە یەکەمیان بۆ خودی نەخۆشەکە خۆی کە بۆ ئەوی نەخۆشەکە بڵاو نەکاتەوە بۆ کەس ئەم دەمامکە ئەیبینن ئەمە بەسیترین با بڵێن دەمامکە کە جۆری دەمامکە بەکاری هەیە دوو دیوی هەیە دوویەکی کاڵە سپی وانە و دیوێکی شینە. بەڵام بەپێی ڕەنگەکانیش ئەگۆڕێ دکتۆر نەخۆشیەکەی بڵێن بۆ نمونە ڕەنگی دەمامکەکە بەڵێ ناخ بە شێوەکی گشتی وەکو عرف شین و سەوز هەیە لە خەسەخانەکانە ئەم دیوەی سپێ ئەمە هۆگری ئاوە ئەمە هۆگریگە ئەو بەسەرەن پژوین دەرچیان شتێک توانێ زۆر لە دڵۆڤەکانی ئاو ڕاگرێت نەهێڵێ بچێتە دەرەوە ئەڕات بۆ ئەچێت یان توێژینەوەکان سەڵماندوویانەوانەی وردن بەڵام ئەو گەورەکان لە هینە ئەگیرێت بەری ئەگیرێت لە دەمامکەکە ئەوەی شینەکەی دەرەوە ئەمە هۆگری ئاو نییە ئەمەوە ئاکا کە ئاو لەسەری نەوەستێت بۆ ئەوەیە بۆ ئەو بەرگری لە هاتنە ژوورەوەی دڵۆڤەکان بۆ خودی بەڵێ خاوەن دەمامکە ئەبێت. ئەو دەمامکانەی کە پێویستە وتمان باشن بۆ ئەم جۆرە پەتایە ئەوەیە کە لە فابریکیانی قوماشی لۆکە دروستکردن بە چەند قاتێک هەم ڕێگە بدەن بە هەناسە هەمات کاتە ڕێگروێت وە هەیە خۆتان ئەزانن دەمامێکی پزیشکی چەند جۆرێک هەیە لەوانەیە ئەوەی جۆرەکەی کە هینێکی هەیە ئالێرە وەکو دەرچەیەکی هەیە لە ڕاستیە ئەو فلتەرنی فلتەرەکە لە ناو هینەکەی ئەوەی فلتەری تایە ئەویش نابێ بەکاربهێنرێت ئەوەی فلتەری تایە لەبەر ئەوەی ڕێگەی نادا ینی بۆ هەناسەدانی دروست باش ڕێگە لە هەوا ئەگرێتەوە کەم لەبەر بۆ ماوەیەکی کاتی لە خەستەخانە بەکار ئەهێنرێت بەڵام بۆ ماوەیەکی زۆر کاتە دکتۆر ئەبینی خەڵک زۆربەی ئەم جۆرە ماسکە ئابەستێ ئەمە تەواوە ئەگەر ببەسی ئەوە ئەکەم کە هینەکەی پێوەیە ئەو دەرچەیەک زمانەیەکی تایە ڕێگە ئەدا بە دەرچوونی هەناسەکە بەڵام ڕێگە نادا بە هاتنەوەی هەوا لە دەرەوە ئەمە باش نییە چونکە ئەمە ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە ئەگەر هاتوو لەلایەن کەسانی توش بوو بەکارهێنێت قەدەغەیەوە نابێت لە دەرەوەی خەستەخانە ئەوانە بەکاربێنێت. دکتۆر باسمان لەو کەسانە کرد کە ماسکە بەستن هیچ کەسێک هەیە کە نابێت ماسک ببەستێت؟ بەڵێ ماسک بۆ سەرووی تەمەنی 2 ساڵان خوار تەمەنی 2 ساڵان ڕێگر بۆ هەناسەدان نابێت بەڵام سەرووی تەمەنی 2 ساڵان هەیە دەمامک تایبەت بە مناڵ هەیە تا گەورەش هەیە ئەوانەش کە نابێت دەمامک بەسن ئەوانەی کە با بڵێن تووشی کێشەی دەرونیان کێشەی بە شێوێکی کێشەی دەرونیان کێشەی عەقلیان هەیە ئەتوان بڵێن کێشەی عەقلیان هەیە ئەوانەی پەککەوتون پەککەوتەکان کە ناتوانێت دەست و ئەندامەکانی بەباشی بەکاربێنێ بۆ ئەوی بەباشی بتوانێت بەکاری بێنێ و ئەوانەی کە ڕەبوویان هەیە ئەتوانن بیبەستن چکە زۆربەی کات ئەوان تەن نەفەسن ئەتوانن بیبەستن. بەڵێ ئەوانەی کە نەخۆشی هەناسەیان هەیە نەخۆشی هەناسەیان هەیەت کێشەی هەناسەیان هەیە ئەوانیش ناتوان تاکە چارەسەر ئەوەیە کەرەنتینە دوور بکەون لە قەڵەباڵغی. دکتۆر زۆر کەس هەیە دوو ماسک بەسەریەکەوە یاسیان بەسەریەکەوە ئەبەستێ ئەمە تا چەند کاریگەری هەیە لە کەمبوونەوەی نەخۆشیەکە؟ بەڵێ بۆ ئەوەی قوماشە وتمان باسمان کرد ئەبێت چەند تەبقەیەک بێت ئەمە ئەتوان ئەوپەڕی دوودانە بەسە یان یەکدانە ئەتیادیە زۆر تەبیعیە ئەمەسانە چونکە ئەمە دەسپۆزۆ بەڵامە بۆ یەک جار بەکارەهێنرێت ئەمە یەک جار و فڕێ ئەدرێت بەڵام ئەوەی قوماشەکە سوودەکەی لەوەشایە
کە ئەشۆرێت جارێکی تر ئەتوانێت لە غەسالە بە تایتی غەسالە بشۆرێت جارێکی تروش بکرێتەوە ئەتوانێت پشۆرێت و دواتر بەکار ئەمە نەخێر بەس ئەوە کە بڵێ ئەوە کە باشترە ئەوە کە ئەشۆرێت بۆ چەند جارێک و زۆر ئاساییە. دکتۆر ئەبینی بەداخەوە زۆرێک لە هاوڵاتیان لە کاتی وەرگرتنی موچە بە پێی ئەوەی کە ناچار کراون بڵێ ماسک بەکاربهێنن ماسکەکان لە نێوان یەکتریا ئەگۆڕنەوە ئەمە تا چەند زیانی هەیە تا چەند مەترسیدارە ماسکەکە با بڵێم پێداویستێکی کەسیە هەر تاکە کەس بەکارهێنێ بۆ خۆی نابێ کەسانی تر بەکاری بێنن. ئەی فرێدانیان دکتۆر پێویستە فرێدانیان بەڵێ فرێدانیان ئەمە طبعاً خۆی ڕێنمایی هەیە بۆ بەکارهێنانی دەمامک بۆ با بڵێن لابردنی دەمامک لە دەمەوە کە دەمامک بە شێوەیەک یعنی خۆی ئالێرەوە بەم شێوەیە ئەبینی لای کاڵەکەی هەیە و لای تۆخەکەی شەیە تۆخەکە لە دەرەوە بێت تەلێکیش هەیە لەناو لە سەرەوەی دەمامکەکە ئەمە بۆ سەر لوت ئەگرێت بۆ ئەوەی نەیەتە خوارەوە ئەبێ لوت و دەم و ژێر چەناکەش کەسێ دکتۆر ئەیان بینی لە ڕێگەی تیڤیەکان تۆڕە کۆمەڵاتیەکان ئەی بەستن تەنها دەمیان ئەشارێت نابێ لوت و دەم تا خوار چەناکەش تا ئێرە ئەوە دروستە ئەوە کە دروست نییە بە هیچ شێوەیە چونکە مەسەلەکە لە هەناسەکە لە دەرچوونی دڵۆپەی ئاو لە دەم و لە کاتی قسەکردن کاتی پێکەنی لە کاتی پژمینە لە کاتی ئەوە بێتە ڕەنگە بێتە هۆی توشبوونی کەسانی دیکە. حەزەکەم بە تەواوی بەس لەسەر فرێدانی ماسکەکە بەڵێ فرێدان ماسکەکە مە بەستم ئەوەیە ئێستا بەم شێوەیە کە ئەکرێت ئالە بەمهینە لە پشت گوێ و ئەگیرێت بەم شێوە جارێکی یەکسەر ئاوەها ئەکرێت بەم شێوەیە زۆر باش واتە نابێت دەست بدەیت لێ نەخێر ئەکرێت بەم شێوە ئەخرێتە ناو تەنەکەی خۆڵ ئەو تەنەکەی خۆڵێک کە قەباغی پێوەیە ئاوە دەستکێک ئەوە باشترە لە هەمووی بەڵام احتیادی تەنەکەی خۆڵی دوور دۆرە پەرێت لە شوێنێکی دوور زۆر ئاساییە ئەمە دوو ڕۆژ ئەمێنێتەوە ڕەنگە ڤایرەس ئەو پەڕی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر شتەکانە بۆ ماوەی 2 ڕۆژ ئەو پەڕی بە زیندوی ئەمێنێتەوە توانێت خۆی ئەفەوتێت. زۆر باشە دکتۆر باس لە بەکارهێنانی دەستکێش بکەین ئەمە چۆنەوە چ دەستکێشێک چ جۆرێکی باشە بۆ ئەوەی کە خەڵکی بەکاری دەستکێش دروست نییە لەیان خەڵکیەوە بەکاربهێنێت دەستکێش ڕاست نییە دەست شۆردن پارێزی بە دەست شۆردن بە سابوون کاتە بەکاری نهێنن بەکار نەهێنێت تەنها لەلایەن خاوەن دوکانەکەەوە لە شۆپنگ لە فرۆشیارەکان ئەتوانن دەستکێش بەکاربێنن یان مەقاش ئەوەی شتەکانی پێ ئەگرن و خۆیان خودی خۆیان شتەکان ناو علاگەدان ئەیدەن بە کڕیار بەڵام خەڵک بەعکسەوە ئەبێتە هۆی پیسبوونی یان هەڵگرنی ڤایرۆسەکە و توشبوونی کەسانی دیکە لەبەر ئەوە لەلای خەڵکەوە نابێ بەکات تەنها دەست شۆردن بە بەردەوامی و بەتابێت ئەوانەی کە کارەکەن لە نووسنگەکانە لە هینە ئەوە بەردەوامی ئەوەی بەردەماشە پاک بکەنەوە بە بەکارهێنانی پاککەرەوە نەک پاکەرەوە سابوون و ئەمانە بۆ زەوی و ئەمانەیە بەڵام کۆحۆل بەلای کەمەوە کۆح لە 16 تا حتا کۆحۆلی تیابێت ئەو مادەیە ئەتوان مێزەکان کورسیەکان ئەم شتانی لە بەردەمیانە پاککەنەوە بەڵام دەست ئەبێ بە بەردەوامی بۆ ماوەی نیو دقیقەیەک بەلای کەمەوە ئەبێ بە سابوون بشۆرێت. زۆر باشە دکتۆر زۆر کەس هەیە دەستکێشی لە دەستایەوە بە دەستکێشەکە و دەستی ئەشوات ئەمە کاریگەری هەیە لە سەرلاچوون یان خۆت لە ناوبردننی ڤایرۆسەکە خۆی سابوون بەگشتی سابوون ڤایرۆسەکە لە ئاوە ئەوە گومانی تێدا نیە چونکە خۆی ڤایرۆسەکە خودی ڤایرۆسەکە بەشێک لە پەردەی خانەکان لەگەڵ خۆیان ئەبا کە پەردەی خانەکەیە خۆی چەوریە ئەم چەوریە بە سابوون لاچێت زۆر احتیادیە هەرچی بە سابوون بیشۆی ئەو معناوی ڤایرۆسەکەی لەسەر نامێنێ بەڵام خۆی بەکارهێنی ئەوە هەر ڕاست نییە یان دروست نییە ئەو مەسلەیە تۆ بە دەستکێت دەست بشۆی بدەن ئەو دەستکێشە ئەبێ ئاوا بەو شێوێ فرێ بدرێت و دانەیەکی تر بەکاربهێنێت ئەوش وتمان لەلایەن فرۆشیارانە لە دوکانەکان یان لەناو پزیشکان ئەوانەی یان ئەوانەی چاودێری نەخۆشەکانەکە. زۆر باشە دکتۆر باست لە بەکارهێنانی سابوون کرد سابوون زۆر کەس هەیە بڵێ بۆ نمونە دەستی پێ ئەشوات ئەمە تا چەند هەڵگری ڤایرۆسەکەیە و ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە بەوادێکی وا دەستمان بشۆین خۆمان پاک بکەینەوە بۆ ئەوەی کە بە تەواوی ئەم ڤایرۆسە لە ناو ڕاستە خۆی سابوون خۆی ینی کاری ئەوەیە چەوری لە ئاوە کە چەوری لە ئاومانە ئەوەی ڤایرۆسە ئەگەر تۆ سابوون بەو شێوە کە بێت کەف دروست دەبێت کە کەف دروستە بێت معناوە ئەوە چەورێکە ئەشوا بە ڤایرۆسەکەیشەوە کەف یعنی کفایەتە بەوەی کە
دەست و دەم چاوپاک کاتەوە لە ڤایرس. بەڵام باشتر بەکارهێنانی سابوونی شل بەڵێ سابوونی شل باشترە چونکە ئەوە تاکە هەر ئەو کەسەکە بەکارهێنێ لەیان کەسێکی ترەوە بەکارهێنێت. ئەی تاقیم تا چەند گرنگە ڕۆژانە بەکار ئەی نەموان و تاقیم ئەبێ تاقیم هەبێت ئەوە وتمان ئەبێ بەلای کەمەوە لە 160 کحول ئیثانۆڵ کحولی ئیسانۆڵی تیابێت ئەوە هەیە ئیسا بەردەستە لە بازار هەیە بە هەرزانە ئەفرۆشرێت یا ئەوەیە هەیە هەروەها جڵی دیتۆڵ هەیە هەروەها ئەوە باشە وەکو پاکەرەوەیەک ئەتوانین بەکاری بێنن بەڵێ. زۆر باشە. دکتۆر لە ئێستادا خەڵکی بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەکەوە زۆر سەردانی نەخۆشخانەکانەکەن بۆ پشکنین و بۆ نەخۆشی تر تا چەند گرنگە خەڵکی لە ماڵەکانیان بمێننەوە و زۆر سەردانی نەخۆشخانەکان نەکەن بۆ ئەوەی کە لە ڕێگی سەردانی کردنیانەوانێ ئەم نەخۆشیە نەگوازرێتەوە. بەڵێ بۆ ئەوانەی کە نابێ دەمامک بەکاربێنن وەکو مناڵی خواردوو ساڵ با بڵێن یان پەککەوتەکانیان ئەوانە کێشەی هەناسەیان هەیەیان ئەوانەی کە کێشەی عقلیان هەیەیان ئەبێ بە کەرنتین بکرێت ئەمانە دەرنەچن بۆ دەرەوە یان کۆمەڵێک هەیە کە ڕەنگە مامەڵاکردن لەگەڵ یانە ئاسان نییە ئەوانەی نابیستن بۆ نمونە ئەوە ناتوانن لاڵن ناتوان قسە بکەن ئەبێ ئەمانە زیاتر تەرکیز لەوە بکرێت کە ئەمانە هەرچەندە ئەمانە کارەکەن و کەسابەت ئەکەن بەڵام ڕەنگە مامەڵەکان لەگەڵ خەڵکان دیکات دروست نەبێت بە زۆری لەبەرەوە ئەمانە باشترە زیاتر لە ماڵە بمێننەوە بەڵام بۆ سەردانی بازار نەخۆش بە هیچ خۆی نەخۆش هەر لە ئەسڵە نەخۆش قەدەغەیە سەردانی نەخۆش نابێت بە پێی ڕێنمایەکانی تەندروستی نەخۆش نابێت سەردانی بکرێت بەڵام ڕێگە ئەدرێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە عورفی خۆمان کۆمەڵگەی خۆمانە ئەوە ڕێگە ئەدرێت بە گوێرەی پێویست ڕێگە بەڵام لە حاڵەتی بڵاوبوونەوەی پەتاوەکو ئەم پەتای کۆرۆنەکە لە ئێستا هەیە دەبێت ڕێگری بگرێت بە هیچ شێوەیەک لە سەردانی نەخۆش لە سەردانی خەستەخانە بەبێ کار بەبێ ئیش بۆ ئەوەی ینی بەبێ بۆ کەسان نەچن بۆ چارەسەر بەڵکو بۆ سەردانی خەڵکانی تر هەروەها بازاڕەکان یعنی بەکەمی دەرچێت ئیلا لە کاتی پێویستە نەبێت ئاوەها نابێت ناو قەڵەباڵغی بن وەکووتمان ئەبێ یعنی ئەوەی کە پێدرێت سۆشیل دستانسنگ واتە دوورە پەرێزی کۆمەڵایەتی یان دوورە پەرێزی جەستەیی لەسەر ئاستی کەسەکانە ئەبێ بەلای کەمەوە متر و نیوێک بۆ 2 متر دوور بێت چونکە پژمینەکە هەر ئەوانە ئەمێنێتەوە لە هەوا دوجا ئەنیشێت لەبەر ئەوە ئەو دوورە پەرێزی کۆمەڵایەتی و دوورە پەرێزی جێستەی ئەبێ پەیڕە و بکرێت لە هەر حاڵەتێکە. زۆر باشە دکتۆر زۆر بەمان بەداخەوە لە ماڵەکانماندا توشببوویەک یاخود چەند توشببوویەکی نەخۆشی کۆرۆنامان هەیە ئەمەوێت باس لەوە بکەین کە چۆن خۆمان لەو کەسە بپارێزین کە ناو ماڵەکەمانە توشببووی نەخۆشی کۆرۆنا ئەوەی کە وتمان ئەو کەسەی کە تووشە بێت لە ناو خێزانەکە ئەبێ جیا بکرێتەوە ئەبێ لە ژوورێکا جیا بکرێتەوە دوور بێت لە کەسانی ئێمە وتمان بەلایکەمەوە مترونی بۆ 2 متر بەڵام کە جاکرێتەوە لە ژوورێکی تایبەت یەک کەس چاودێری ئەکا ئەو یەک کەسە ڕێنمایی تەندروستیەکان ئەوەی کە لە خەستەخانەکانە هەیە پەیڕە و ئەکات بەکارهێنانی دەمامک و بەکارهێنانی دەستکێشوە وەکو پزیشکێک وەکو پەرستارێک چاودێری ئەو نەخۆشیە ئەکا و بەتایبەت دەمامک و ئەو دەمامەکەی کەوتمان لە قوماش دروست بکرێت و لۆکە و چەند قاتێک بدەێت ئەوە ئەتوانێت لەگەڵ دەست شۆردن و بەکارهێنانی معقم و یان بەڵێ ئەو معقمەی کە بە بەردەوامی لەگەڵ کەسەکە بۆ نمونە ناخواردنی ئەو کەسە پێویستە چۆن بێ ئەو کەلوپەلانەی کە ڕۆژانە نانی تێدا دەخوا بۆ نمونە بەکارهێنانی WC بڵێن لەو ماڵەیە بێگومان ئەو کەسە ئاژی ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە ئێمەش هەڵگری ئەو بەڵێ نەک تەنها بۆ ئەوان بەڵکو بۆ ئێمە کەسی خۆمانیش ڕەنگە کە ئێمە چونکە کەسانێک هەیە نیشانەکانی نەخۆشیەکە دەرناکەون لەسەر لەبەرەوە ڕەنگە هەڵگری ڤایرۆسەکە بێت ئەوەی کە توش بوو خۆی لە کات چاودێریە ئەو کەلوپەل و جلان بەکاریانێن ئەبێ بخرێتە شوێنێک بۆ ماوەی 2-3 ڕۆژ بەکار نەهێن بە هیچ شێوەیەک بۆی ئەگەر هاتوو ڤایرۆسیشیان لەسەر بێت ئەم ڤایرۆسە لەوەیتر لەناوەچێ نامێنێت دوای 2-3 ڕۆژ اینجا ئەتوان بەکاری بێنن بۆ جارێکی تر واتە ئاڵوگۆڕ بکرێت بە شتەکان بە بەرداوامی تەنانەت بۆ خۆمانیش ئەگەر ئێمە ئەزان لە شوێنێکی قەڵەباڵغ هاتووینەتەوە ماڵەوە ئەو جیلانە ڕەنگە پیس بوو بن بە ڤایرۆسەکە لەبەر ئەوە لە ژوورێکی تر ئێمە دای ئەنین بۆ مای 2-3 ڕۆژ جلیتر بەکار ئەهێنین
بۆ ئەوەی کە ڤایرۆسەکە دڵنیا ئەبین لەوەی دا دووسێ ڕۆژ ئەم ڤایرۆسەکە ئەنجا بەکارهێنین جارێکی تر. دکتۆر وەکو پرسیاری کۆتاییم ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیان لە ئێستادا کە نەخۆشی کۆرۆنا لە ئاستێکی مەترسیداردایە؟ ئێستا ئێمە بەرەو زستان ئەچین. باشترین شت بۆ خۆپارێزی ئەمڕۆ بەکارهێنانی ئەم دەمامکەی. ئەم دەماکە چونکە نەخۆشیەکە لە ڕێگەی دەمولوتەوە بڵاو بێتەوە. دواتە تۆ داپۆشینی دەمولوت باشترین ڕێگەیە بۆ خۆپارێزی لە نەخۆشی کۆرۆنا. چونکە هەروەها زستان خۆتان ئەزانن ڕێژەی شێ زۆرە ساردەوا ئەکا ئەو دڵۆپانەی کە لە دەمەوە دەرێن لە پێشبین لە کاتی پێشبینە قسەکردن ئەمێننەوە بە هەڵواسراوی ماوەیەکی زۆرتر لەناو هەروەها ڕەنگە ئێمە تووشی حساسیە بینیان تووشی حاڵەتێکی ئینفلەوەنزای وەرزی ئەبین لەو کاتە هاوکار ئەبێت بۆ سەختی نەخۆشیەکە لەبەر ئەوە ئێمە ئەبێ هەموو ئەمێنە بەکاربێنێت. بەڵێ ئەخۆی ئەتوانی لە ماڵەوە دروستی کە ئاسانە و لەم دەمامکە نەشتەرگەریە باشترە و هەیە ئێستا ئەتوانێت لە تۆڕە کۆمەڵایەتەکە کۆمەڵێ هەیە ڤیددیۆی و ئەمانە بۆ بابڵێن دروستکردڕێنمای بۆ دروستکردنی دەمامک لە ماڵەوە لە چی جۆرە قوماشێک و چۆن بەکارهێنە بۆ چەند جارێک و شۆرتنەوەی ئەم شتانە و هەروەها دوورکەوتن لە قەڵەباڵغی بە شێوەیەک لە شێوەکان و ئەگەر هاتوو قەڵەباڵی ناچاری بۆ نمونە ئەگەر هاتو قوتابخانەکان کرانەوە بۆ نمونە دەبێ ئەو ڕێنمایەکانی با بڵێن بەرەنگاربوونەوەی ئەو پەتایە پەیڕەو بکرێن بۆ نمونە دووری جەستەیی لە نێوان خوێندکارانە دەبێت 2 متر بێت لە ڕەحلەکان بۆ نمونە ئەبێ یعنی پاک بکرێ و پاکەرەوە بەکاربهێنرێت ئەبێ دەمامک بەکاربهێنێت ئەبێ ئامادەکاریکی باش ئامادەکاریەکی باش بۆ ئەوەی بتوانین ئێمە لەو مەترسیە کەمکەینەوە. بۆ هیواین دەستەکانە خۆش بێ دکتۆریان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر بەهرۆز جاف پسپۆر لە مایکرۆبایۆلۆجی کە بەشێکی ڕاستە خۆ لەگەڵمان بوو. بەڵێ ئازیزانم وشانێکی کورت و زیاتر بەردەوامە بین. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لە تەوەری دووەماندا باس لە پەتاوەرزیەکانەکەین و گەزاین ئێستا ئێمە لە وەرزی پاییزداین پەتاوەرزیەکان زیادی کردو ئێمە ڕۆباس لەوە دەکەین کە هۆکارەکەی چییە و نیشانەکانی چین چۆن بتوانین لەگەڵ نیشانەکانی کۆرۆنایە جیای بکەینەوانێ و چۆن چارەسەر ئەکرێت هەر بۆ مەبەستەش ڕاستەخۆ لە ئەستۆدیۆکانمان لە هەولێرەوە دکتۆر بەدر قادر سورچی پسپۆر لە چارەسەری نەخۆشی بە گیا دەرمان بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمانە دکتۆر گیان سڵاو لێوە بەیانیت باش بێت ئەمێ باس لەوە بکەین سەرەتا پەتاوەرزیەکان چییە و لە چ وەرزێکدا بەتایبەت هەن ئەم پەتایانە؟ بەڵێ سڵای خوا لە تۆ لە بینێرانیش بێتن بەیانیتان باش. تەبعاً ئێمە پەتاوەرزیەکان ساڵانە ئەو پەتاوەرزیانە ئێمە ئاشنایەتیمان لەگەڵ هەبووە پێشتر بۆیە لە ساڵانی ڕابردوو بە درێژایی تەمەنمان ئەوەندی کە هەمان بووە زانیمانە و ئەو پەتاوەرزیانە ئاشنایەتیمان لەگەڵ هەبووە بەڵام ئەوەی کە ئێمە نەشارەزا بووین لەگەڵی ئەویش با بڵێن مەسئلەی کۆرۆنا بوو کە ئێمە شتێکی تازە بوو نەمان دەزانی بەڵام پەتاوەرزیەکان ئیتر تۆزێ ئەیزانین لەبارەوەی خەڵکیش بەگشتی لەبەرەوەی ڕۆژانە با بڵێن یان ساڵانە گرتوویەتی تەبعاً ئەو پەتاوەرزیانە عادەتەن کە ئەڵێن وەرزی
واتە لە وەرزێکە هەیە لە وەرزێکە چیترا نییە. ئێمە عادەتەن کە داخلی نێزیک زستانە بین لە پاییزەوە ئیتر بەرەو کە زستانە ڕۆین کە کەش و هەوا ئەگۆڕێ با بڵێن لە دەرەجە حرارەت پلەی بەرز گەرمی نزمە بێتەوە ئیتر ڕوتوبەت پیا دەبێت لەو کاتە ئیتر خەڵک زۆر جار تووشی ئەو پەتاوەرزێ دەبێتن ئەویش با بڵێن گۆڕانکاری لەو گەرمیە تووشمانە بێتن و ئیتر بەو شێوەیە. طبعاً ئەگەر بێت و بین ئێمە بزانین ئایا ئەو پەتاوەرزێت جیاوازیەکی چی هەیە لەگەڵ با بڵێن لەگەڵ ڤایرۆسی کۆڕۆنایە جیاوازیان زۆر زۆرە. ئەوانەی کە ئێستا ڤایرۆسی کۆڕۆنایان گرتیە هەستی پێەکەن ئەزانن زۆر جیاوازە لەگەڵ ئەو پەتاوەرزەی کە هەمانە. تەمان پەتاوەرزی ئەوەی کە هەیتی ئێمە ئەزانین ماوەی باڵێ مانەوەی نەخۆشیەکە هەر عادەتەن لە 3 ڕۆژ 4 ڕۆژە. بەڵام هەرچی ڤایرۆسی کۆڕۆنایە ئەگە سەیری کەی دەبینی لە 6 ڕۆژ زیاترە ئیتر بەپێی کەسەکە ئەگۆڕێ بەپێی بەرگری لەشی کەسەکە ئەگۆڕێ و پەتاوەرزەکەش بە هەمان شێوەیە ینی ئەوانەی کە بەرگری لەشیان لاوازە دائیمەن زیاتر تووشیانە بێ. بەڵام ئەگە سەیری کە لەرلایەکی ترۆ دەبینین ئەو پەتاوەرزیە کە تەمەشایەکەی دەبینی پشمینی لەگەڵە زۆر لەگەڵا خەڵک لەگەڵی ئەپشمێ بەڵام هەرچی ڤایرۆسی کۆڕۆنایە تۆ هەست بە پشمین ناکەی ینی پشمینی زۆر کەمەیان نییە هەنیەتی خۆی لە ئەسڵانیەتی بەڵام ئیتر بەو شێوەیە هەروەها جیاوازی تریشمان هەیە لەگەڵ. بەڵێ ئەمێ بزانم کە نیشانەکانی بە تەواوی چین هی پەتاوەرزیەکان بۆی کە هاوڵاتیان بتوانن لە نەخۆشی کۆڕۆنا جیای بکەنەوانێ. بەڵێ یەکەم نیشانەی ئەوەیە کەوا با بڵێن ئەو با بڵێن ژانە سەری کە لە ڤایرۆسی کۆڕۆنا هەیە لەوێ نیمانە ژارێز با بڵێن ژانە سەرمان نییە پشمینمان هەیە و سەر ئێشەمان نییە با بڵێن سەر ئێشەمان بە شێوەیەکی سادە هەیە بەو شێوازە نییە با بڵێن عین بە هەمان شێوەی ڤایرۆسی کۆڕۆنا سیەکانمان لەگەڵ دێشێ کۆخەمان لەگەڵی هەیە بەڵام بەو شێوەیە نییە بڵێن وەکو کەلا کۆخێکی وشک بێ کۆخەکەمان دائیمان شێوەی بەڵغەمی لەگەڵا ئەویش لە سەرەتانیمانە دواتر دەست پێەکە ئەویش بۆ فڕێدانی با بڵێن ئەو هەوکردنەیە کە لە سیەکان دروستە بێتن. هەروەها با بڵێن قەلب ئێشەی لەگەڵ نییە ینی با بڵێن ئینسان احتیاجی ئاسایی قەلبی نایەشێت تەنها ئاو لە لوتی دێتە خوارەوە و هەروەها با بڵێن هەندێک لە نیشانەکانی تریشی ئەوەیە کەوا ماوەکەی کورتە ینی ماوەکەی ئەوەندە درێژ نییە و هەروەها ئیشتیهای خواردنی کەم ناکاتەوە با بڵێن خواردن کەم بخوا و ئیتر بەو شێوەی کە لە ڤایرۆسی کۆڕۆنا ئەیبینین ئیتر تقریبان ئەوانش با نیشانە سەرچەکانن ینی بەرێن ئەوانی کەوا بەکو برێن جیاوازیەکی پێ بکەین لەگەڵ ڤایرۆسی کۆڕۆنایە. بەڵێ دکتۆر ئەمە بزانم کە تا چەند ترسناکە ئەگەر هات و کەسێک پەتایەکی وەرزی هەبێت لەگەڵی شانەخۆشی کۆڕۆنای هەبێت ئەمە تا چەند ترسناکە بێ بۆ ئەو کەسێک کە تووشی ئەم دوو نەخۆشی ئەبێت. بەڵێ خۆی بە حەقەت یعنی با بڵێن هەردوو نەخۆشی هەر ڤایرۆسن بەڵام ئەوەندێ تەنها ڤایرۆسەکانیان جیاوازە بەڵام کاتێک کەسێک کە تووشی هەردوو پەتا دەبێ یان با بڵێن تووشی هەردوو نەخۆشی ئەبێ بە دڵناییەوە ئەو کەسە با بڵێن زیاتر با بڵێن هیلاکە بێ لەبەرەوەی چونکە هەندێک وەکو باسم کرد هەندێک نیشانە کە لە ڤایرۆسی کۆڕۆنا هەیە لە با بڵێن لە ڤایرۆس لە پەتاوەرزەکە نییە هەندێک لە ئەو هەیە لەویتر نییە کەواتە ئەو کەسە ینی کە دوو نەخۆشی تێکەڵ بوو بە تەئکید دڵنیا بە هەموو نیشانەکانی هەردووچیان تێدا کۆ دەبێتەوە ئەو کەسە زیاتر هیلاکە بێ ئەو کەسە زیاتر با بڵێن ماندوو ئەبێ لەبەرەوەی چونکە بەڕاستی هەردووچی ئەگەر لێکادا تووشی بێ ئەو کەسە با بڵێن زیاتر ماندوو ئەبێ ینی زیاتر جسمەکەی وێرانە بێ بەرامبەر بەو نەخۆشیە بەڵام ئیتر کە کەسە کە نەخۆش بوو ئیتر زۆر ئەوە نییە ینی با بڵێن هەر ئیتر هەر بەرگری لێش ئەبێ ئەوە بکاتن ینی بڵێن بەرگری لێ بکاتن هەر شێوازێک بێتن. بەڵێ دکتۆر ئەمە بزانم کە ئەم پەتاوەرزیانە لە کەسێک بۆ کەسێکی تر تا چەند جیاوازیە هۆکاری چییە کەسێک لە وەرزێکدا چەند جارێک ئەیگرێ بەڵام کەسی وا هەیە تووشی ئەم پەتاوەرزیانە نابێت هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ خۆی بەنسبەت هەموو نەخۆشیەک نەک با بڵێن نەخۆشی پەتاوەرزیەکان پەیوەندی بە بەرگری لەشی ئەو ئینسانەوە هەیە ینی ئەو ئینسانە تا چەند بەرگری لەشی بەهێزە ئێمە تا بەرگری لەشمان بەهێزتر بێ تا بڵێن با بڵێن کەسێکی با بڵێن بوێر و ئازابین بەرامبەر بە نەخۆشیەکان ئیرادەمان بەهێز بێ کەمتر دەیگرین بۆیە کەسانی وا هەبووە لە درێژایی مەسە ساڵانی ڕابردووە چەندین جار ئەو پەتاوەرزەی گرتوتەوە لەبەر ئەوەی بەڕاستی
با بڵێن بەرگی لەشی لاواز بووە ئەو بەرگی لەشەی نەبووە کە بتوانێت بەرگی ینی با بڵێن دیفاع لە خۆی بکە بۆیە پەنای زیاتر بەربرد تا دەرمان و با بڵێن ئەنتیبایۆتیک و با بڵێن بەو شێوازە خۆی چارەسەر کردیە بۆیە ئەو کەسە پشتی بەخۆی نەبەستاوەتەوە ینی با بڵێن ئارامی نەگرتووە تاوەکو خۆی چاک بێتەوە بەهۆی ئەو با بڵێن خواردن و با بڵێن بە شێوەیەکی سروشتی بەرگی لەشێکی بەهێز بۆ خۆ دروست بکە با بڵێن بۆی تاوەکو جارێشتر نەیگرێتەوە بۆیە دەبینی ئەو کەسە لە ساڵێکە چەندین جار ئەو نەخۆشی گرتەوە ئێستا هەڵەیەکیش هەیە لە ڤایرۆسی کۆرۆنای هەرچەندە هەتا ئێستا ئێمە لە ڤایرۆسی کۆرۆنا با بڵێن شارەزاییەکی ئەو تۆمان نییە چکە لەبەری ڤایرۆسەکە تازەیە خەڵکانێکی وا هەن کە ڤایرۆسەکە ئەگرن ئیتر ئیهمالە بن کەمتەرخەمە بن وا ئەزان جارێشتر نایگرنەوە من بەوە بە هەڵەیەکی خراپە زانم بە حەقەت یعنی ئەوەی کە ڤایرۆسەکە ئەگرێت هەر بە بەردەوام بێ لەسەر خۆپارێزی و لەسەر ماسک بەستن و بیانی با بڵێن تاوەکو جارێژە توش نەبێتەوە من ئێستا ڕەفیقێکی خۆم هەیە جاری دووەم گرتیەوە ینی مانای ئەوە نییە کە تۆ ڤایرۆسی کۆرۆنات گرت ئیتر جارێتر نایگریەوە ڤایرۆسی کۆرۆنا هەموو ڤایرۆسەکان هەر ڤایرۆسن ڤایرۆسیش قابلیەتی گۆڕانکاری هەیە بۆیە ینی بە حەقەت ینی ئینسان کاتێکەوە کە تووشی هەر ڤایرۆسێکە هەر نەخۆشێک دەبێ با هەوڵ بدا بە خۆی چارەسەر بێ بە خۆی چارەسەر بکاتن بە شێوەیەکی سروشتی و تاوەکو بەرگری لەشی بەهێز بێت تاکو بەرگری لەشەکەی دیفاع لە لوی بکە ئەگەر نا لەوانەیە چەندین جار لە خلالی ئەو وەرزەیە تووشی بێتەوە. بەڵێ دکتۆر کاتە بەڕێزت باست لەوە کرد کە بەرگری لەش پێویستە بەهێز بێت کاتە با باسێک لە هۆکارەکانی بەرگری لەشێکی بەهێز بکەین سەرتا با باسێک لە خۆراک بکەین خۆراک پێویستە چی بخۆین بۆ ئەوەی کە بەرگری لەشمان بەهێز بێت و لەم نەخۆشیانە بە دوور بین. بەڵێ خۆی بە حەقەت ئینسان ئەگەر بێوێ بەرگی لەشی بەهێزکە ئەبێ دووشت لە بیر نەکا ئەمە هەندێک با بڵێن خواردنمان هەیە بەرگی لەشمان دا ئەبەزێنێ هەندێک خواردنمان هەیە بەرگی لەشمان بەهێزەکە ئێمە هەندێک خواردن هەیە ڕۆژانە ئێمە بوویتە کەلتورێک لە ناو ئێمە کە بەرگی لەشمان دا ئەبەزێنێ وەکو خواردنی زۆر شیرەمەنیەکانە ئەوانەی کە شیرنن ئەنی شیرنەکان کە زۆر دەخۆین خواردی سوورکراوە زۆر دەخۆین خواردنە قوتوبەندەکان زۆر دەخۆین خواردنە خواردنەوەکان برێنەوانی گازیەکان زۆر دەخۆین کە ئەوانە هۆکاری دابەزینی بەرگری لەشی ئێمەن یەکەم جار ئێمە پێش ئەوەی بەرگری لەشمان بمانوێ بەهێزی بکەین ئەبێ یەکەم جار خۆپارێزی لەو شتانە دەست پێ بکەین لەو خواردنانی کە بەرگری لەشمان دادەبەزێنێ ئەو خواردانە ئەبێ یەکەم جار وازی لێ بهێنین دواتر ئەو جەبین بەرنمەیەک دابنین بۆ ئەو مەوسمەی ئێستا کە ئێستا لە بەردەستماندەیە سوپاس بۆخوا ئێستا زۆر میوە بابلنیان سەوزەی تازە کە پێڕاگەیشتووە لەو مەوسمەیە زۆر ئێمە سوودی لێ دەبێنین یەک لەوانە ئێستا وەرزی پەیدابوونی پرتەقاڵ و لەیمون و بابلێن هەنار و سێ و جێزەر و بابلێن کۆتایی وەرزی ترەیە یعنی کەواتە زۆربەی میوەکان ئێستا سەرەتایتی ئەو میوانەی کەوا پڕیەتیان لە ڤیتامین سی ئەو میوانەی کە پڕیەتیان لە مادە سوودبەخشەکانی سێکەندەری پرۆداک کە ئەوانە پێڵێن بەروبوومی دووەمی لە ناوڕوەکە ئەگە سەیریکەن دەبینی ئێستا مەسەن هەنار ئەو مادە سووری تێدایە پرتەقاڵ ئەو مادە پرتەقالی تێدایە جێزەر تایەتی مەسەلەن ئەوانە ئەگەر سەیریکەی دەبینی ئەو ڕنگانەی کەوا لە نا ئەو میوانە کە ئێوەستا هەیە هەر هەمان دەرمانە بۆ ئێمە هەمان بەهێزکەری بەرگری لەشی ئێمەن بۆیە ئەو میوە و ئەو سەوزانی ئێستا کە پەیدا دەبێت لە هەموو سەوزەکان لە هەموو میوەکان هەمویان بۆ بەهێزکردنی بەرگری لێشی ئێمە زۆر باشە بەڵام ئێمە دەبێت بێن بەرنمەیەکی بۆ دابنین ینی هەر لە خۆ نییە بێن ئێستا بیخۆین و تەواو ئەنی مە هەوڵ بدەین مەسەر ڕۆژانە بەیانیان کە لە خەوەستان سێوێک بخۆین سێو زۆر پێویستە یان مەسەرەن بۆ نمونە ئێمە لە چێشتنگاو یان لە عەسرە یان لە کاتێکی ئەوە پرتەقاڵێک یان لەیمونێک بخۆین باشە باوە شەوان هەوڵ بدەین پێش ئەوەی بخەوین هەنارێک بخۆین بە تایبەتی ئێستا کە وەرزی هەنارە کە دەست پێکردنی وەرزی هەنارە هەوڵ بدەین ئەگەر هیچ نەبێت شەوانە هەنارێک بخۆین بنوین و هەروەها سەوزەکانیش کە ئێمە هەمانە مەسەن بڕۆکلیمان ئێستا پەیدا دەبێ مەسە کەلەمی سوورە سرقە سوورەیە بڵێن چەوەندەری سوورە با بڵێن جێزەرە ئەوانە هەر هەمیان مەجموعەیەک سەوزەنە کە ئەوانە هەر هەمیان ئیش ئەکەن لەسەر بەرگری لەشی بۆیە ڕۆژانە هەوڵ بدەین زەڵاتەیەک یان دوو زەڵاتە لەو سەوزە و میوانە دروست بکەین کەوا ئەو سەوزانەی کە لە بەردەستماندا ئێستا هەیە لەبەرچی لەبەرەوەی ئەوانە هەڵدەستن بە بەهێزکردنی بەرگری لەش بە دوو ڕێگا یەکیان بە پاکردنەوەی لەشی ئێمە لەو مادە ژەهراویانەی کە ئێمە
خواردومانە یان بەرکەوتەمان هەبووە مەسەن لە درێژایی ڕۆژانە وەکو دووکەڵی سیارە و با بڵێن وەکو ئەو تیشکانێک کە هەیە وەکو ئەو خواردانی کە تازە باسم کرد کە خواردنی خراپ بوون کە ئێمە خواردومانە ئەو مادانە ئەو مادانێکەوە لە ناو ڕۆکە هەیە هەڵدەستن بە پاکردنەوەی لەشی ئینسان لەم هەموو ژەهرەیە لە هەمان کاتیشدا ئەو مادانە هەڵدەستن بە بەهێزکردنی بەرگری لەش بەهۆی زیادکردنی خۆڕۆکە سپیەکان و لیمفۆساید و ئیتر بە شێوەیەکی ئاوا لەشی ئێمە ئامادە دەکەن کاتێکەوە کە ئێمە تووشی هەر ڤایرۆسێکە هەر بەکتریاگە هەر نەخۆشێک ئەبین لە ئامادەسازی داینە وەکو ئەوە کە برێن جێشێکمان هەیە ئامادەیە بۆ شەڕکردن تاوەکو با بڵێن بەرگریمان لێ بکاتن بۆیە ئەبێ ڕۆژانە بەلای کەم ڕۆژانە 5 جۆر سەوزە و میوە بخۆین بەڵام یەکش لێرە گرینگە ئێمە سیستەمێکمان هەیە غەڵەتە ئێمە دوای ناخواردن زەڵاتە ئەخۆین یان با بڵێن لەسەر تێری ئێمە میوە ئەخۆین نەخێر کە ئینسان لەسەر برسێتیان میوە بخوا کە بەیان تۆ لە خەوەستای سێوێک بخۆ یان مۆزێک بخۆ یان پرتەقاڵێک بکات چەندانە ترێک بخۆ یان چەندانە خورمایەک بخۆ کە تۆ لە برسێتیەوە بیخۆی باشە لەگەڵ 1-2-3 گلازە ئاو بیخۆی و هەروەها کاتێک کە تۆ دەخەوی هەنارێک بخۆ پێش ئەوەی بخەوی ئەو هەنارەت بێزگە لە سوودی کە بەرگی لەشت بەهێزەکان لە هەمان کاتیشدا چەندین گرفتی برێن با بڵێ هەرسکردن بۆ چارەسەر دەکە کە تۆ خواردنێکت خواردووە ئەو ڕۆ هەرس نەبووە خواردنێکت خواردووە مادەی ژەهراوی تێدا بووە کە تۆ هەنارەکە ئەخۆی پێشنووسن وەکو ئەو وایە کە تۆ بێ پاچیکەی وەکو غەسالەیەکەوە چۆن جلک پیسە بێت وەکو غەسالەوەیە ئەنی مەعیدەت پاکە کاتەوە ڕیخەڵۆکت پاکاتەوە بەو شێوەیە بەڵام ئەوانەی کە قەبزن بە هەنار بەدنکەوە نەخۆن ئەوانەی کە قەبزن بە هەنار بەس ئاوی هەنار بخۆن بەڵام خەڵکی ئاسایی بە هەنار بە ئەو بخواتن و هەروەها مەسەرەن ئەو سەوزانێکیتمان وتم بڕۆکلیە و با بڵێن سرقە سوورێ ئەوانە با ڕۆژانە ئێمە دوو زەڵاتەیە دوو مقەبیلاتی خۆشی لێ دروستکەین بەڵام بەر لەوەی تۆ دەست بە ناخواردن بکەیت بە بدە دەقە چارێکێک با بڵێن نیو سەعات تۆ زەڵاتە بخۆ تاکو سوودێکی تەندروستی لێ ببینی ئێمە بە هەڵە زەڵاتە ئەخۆین کاتێک هەنارمان خوارد دوای نانخواردن زەڵاتە ئەخۆین بۆیە وا باشە سیستەمێکی جوان بۆ خۆمان دابنین لە خواردنە و هەروەها ئێمە دەتوانین بە ڕێگەی جادەرمانیشەوە ئێمە توانین با بڵێن خۆمان بەرگری خۆشمان بەهێز بکەین دکتۆر ئەمە باسێک لەو بکەین باست لە کۆمەڵی خواردنی بەستۆت کرد ئایا پێش توشبوون بە نەخۆشیەکە بیخۆین یاخود لە کاتی توشبوون بە نەخۆشیەکە زۆر کەس هەیە لە کاتی توشبوون بە نەخۆشی کۆڕۆنادا ئەم شتە بە سوودانە ئەخوا پێشتر نەی خواردو ئایا ئەمە کاریگەری ئەبێت لەسەرەوەی کە نەخۆشیەکە بە شێوەیەکی باش تێبپەڕێنێت؟ بەدڵنیایەوە ئەوانەی کەوا کە پێش نەخۆشیەکە ئەیخۆن وەکو تازە دەستم دەزیشانم کرد زۆر باشتر لەوانەی کەوە لە کاتی نەخۆشیەکە ئەیخۆن بەڵام لە کاتی نەخۆشیەکەش کە ئێمە بەرنامەی خواردنمان ئەگۆڕین ئەیکەین بە سەوزە و میوە و زەڵاتە و شۆربا و خواردنی سوسوگە خۆین بە دڵنیایەوە خەڵک ئێستا بەچی چاکە بێتەوە ئەو خەڵکە ئێستا کە نەخۆشن بە ڤایرۆسی کۆڕۆنا کە توش بوونە هەر هەمویان ئەگەر سەیریکەین دەبینین هەموو سەوزە و میوە و زەڵاتە ئەخۆن هەمووی شەربەتە خۆن لە بەیانی تا ئێوارە خەریکی ئەو خواردانە کەس ناچێ کەباب و قۆزی و سەر و پێ بخوا بۆیە بە دڵنیاییەوە کە تۆ پێش ئەوەی ئێستامە پێشەوەی تووشی ڤایرۆسی کۆڕۆنابین یان پێشەوەی تووشی پەتاوەرزی بین بە ئێمە خۆمان ئامادەکەین بەڵام کاتێک کە دەچینە ناو نەخۆشیەکەش بە هەمان شێوە ئاگادار بین دەبێت سیستەمی خواردنەکەمان چاکترکەین بۆ نمونە تۆ مەسەرەن کە تووشی ئەو پەتایە ئەبی یا هەر پەتایەکی تر کە توش دەبێت تۆ دەبێت لە کاتی نەخۆشیە خواردنی سوک بخۆی خواردنی قورس نەخۆی مەسەن تۆ مەسەرن بچی خواردنی مەسەر وەکو گۆشت و با بڵێن ئەوانە گۆشت ناخۆین بەڵام ئاوی گۆشتە خۆین ئەبێ خواردنەکەمان هەم بە شێوی شۆربا بێت لەبەرەوەی ئەو کەسە توانای جوین و هەرسکردنی نییە گەدەت ماندیە لە ئاشەت ماندیە مێشکت هەموو بەو نەخۆشیەوە هیلاکە بۆیە تۆ دەبێت خواردنێکی سوچی بدێت جا خواردنی سوک وەکو با بڵێن خواردن وەکو شێو با بڵێن کە ئەویش بریتێ لە شلەمەنیەکان شۆربای جێزەریە شۆربای پەتاتەیە شۆربای برنجە یا با بڵێن شۆربای شۆفانیە ئەو شۆربانە بدەین بە نەخۆش مەسەن هەندێک خواردنیت کەمان هەیە مەسەن وەکو با بڵێن هەنجوینە تەحینە گوێزە ئەوانەی بدەنێ ماستی بدەینێ ئەو کەسە پێویستی بە ماستە و لە هەمان کاتیشدا ڕۆژانە هەوڵ بدەین کەوا مەسەن چەند میوەیەک بۆی بکەین بە شەربەت مەسەن شەربەتێکی پرتەقاڵی بدەینێ شەربەتێکی لەیمونی بدەینێ شەربەتێکی مۆزی بدەینێ شەربەتێکی هەناری بدەینێ شەربەتێکی جێزەری بدەینێ شەربەتێکی سەوزەی بدەینێ ئیتر بەو شێوەیە لە هەردوو کات ئیسیفادە هەیە بەڵام ئەوانەی پێشتر خواردوویتیان بە دڵنیاییەوە ئەوان باشتر و زووتر چادەگرنەوە لەوانەی کەوا لە ناو نەخۆشیەکە دەیخۆن بەڵام بە هەر حاڵ لە هەردوو کات ئیسیفادەی هەیە بۆ من
داوایان لە یەکەمانی کە نەخۆشەکەون ئیتر ڕوو لە دنیای برن میوەکان بکەن ڕوو لە دنیای شۆربا و شتی بەسیت بکەن نەتر شتی قورسا بخۆن بڵێ. دکتۆر حەوانەوە بۆ ئەو کەسانە تا چەند گرنگە بۆ نمە و کەسانی تووشی پەتایەکی وەرزیە بن یاخود نەخۆشی کۆرۆنا تا چەند گرنگە بحەوێنەوە و ئایا حەوانەوەکە جیاوازی هەیە لە نێوان نەخۆشی پەتا و نەخۆشی بڵێن کۆرۆنا؟ يعني عفوا پرسیارەکە دووبارە کەەوە مەقصد ینی دکتۆر باسێک لێ بکەین حەوانەوە تا چەند گرنگە بۆ ئەو کەسانەی تووشی نەخۆشی کۆرۆنا بن و ئەوانەشی تووشی نەخۆشی پەتای وەرزی ئەبن و ئایا جیاوازی حەوانەوەکە هەیە لە نێوان ئەو کەسانی کە تووشی نەخۆشی کۆرۆنا ئەبن لەگەڵ ئەوانەی کە تووشی نەخۆشی پەتایەکی وەرزی ئەبن؟ هەردووچیان پێویستە بەحەوێنەوە لەبەرەوەی چکە هەردووچیان ڤایرۆسن هەردووچیان ئەگوازرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بۆیە ئەنی هەردووچیان پێویستیان ئەوەیە مەسەن تۆ لە شێوێکی مەسەرەن پاک و خاوێن لە شوێنێکی مەسەن با بڵێن کراوە لە شوێنێکەوە مەسەرەن هەوای هەبێ ئیتر ئەو کەسە بە هەر لە هەردوو حالەتە لە هەردوو کاتە پێویستیان بە حەوانەوە هەیە پێویستیان بە چاودێری هەیە پێویستیان بە خۆپارێزی هەیە لەگەڵیان زۆر جار ئێمە کە لە ماڵەوە لە پەتای وەرزی ساڵانی ڕابردوو کە کەسێک تووشە بێ ماڵەکە هەموو تووشەکە بەڵام ئەو کات بەڕاستی ئێمە گوێمان پێ نەئەدا ینی بەو شێوەی کە ئێستا ئێمە ئەوەندە لە ڤایرۆسی کۆرۆنا ئەترسین خۆ ڤایرۆسی کۆرۆنا و ڤایرۆسی ئەوە هەردووچیان بە هەمان شێوە هەردووچیان هەر بریتە لە ڤایرۆس بەڵام لەبەرەوەی ئەو بە ئاسانی تێ ئەپەڕی و کەسی پێ نەئەمرد و ئێستا ئێمە لە ڤایرۆسی کۆرۆنا ئەترسێن کە خەڵک پێ ئەمرێ دا لەبەر ئەوە لۆیە بۆیە هەردووچیان پێویستیان پێوەی ئێمە بیا حەوێنەوە لە شوێنێکی پاک لە شوێنێکی هەوادار لە شوێنێکی با بڵێن کراوە بۆەوەی تاوەکو و ئێمەش خۆپارێزیان لەگەڵ بکەین و هەروەها با بڵێن مەسەن کاتێککە تۆ یەکێک پشمینیتی یان تووشی مەسەن ئەو فلۆزا پەتاوەرزیە بووە باشە کەمان ببەستێ یان لە ساڵانی ڕابردوو ئەو برین کەلتورەیان ئەو سەقافەتەمان نەبوو بەڕاستی کەسێک کە پەتای وەرزی بوو کەمان ببەستێ بەڵام سوپاس بەخوا ئێمە لە ڤایرۆسی کۆرۆنا فێری ئەو بین کە ئیتر لەمە دووە هەر کەسێک نەخۆشی پەتای وەرزیش بگری وا باشە کەمان ببەستێ بۆی خەڵک توش نەکا و ئێمەش کاتێککە تەعاملیان لەکەین بەسەن گلازەکەیان قاپەکەیان جیاکەینەوە بیشۆین لەبەروی ئەویش هەر ڤایرۆسە تووشی ئێمە ئەبێ یان با بڵێن نەقڵە بێتن بەڵێ. بەڵێ دکتۆر باباسێک لە گیا دەرمانەکان بکەین و دەرمانە سروشتیەکان چۆن بتوانین ئەمانە بەکاربهێنین وەکو بەرزکردنەوەی بەرگری لەشمان و ئایا ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی کە بەرگری لەشمان بەهێز بکات؟ خۆی بە دڵنیاییەوە ینی با بڵێن جیادەرمان کە پێ ئەمەڵی جیادەرمان واتە ئەو گژوو گیانە یان ئەو ڕۆکانەی کە دەرمانیان تایە واتە هاوشێوەی دەرمانە کیمیاویەکان ئەوانیش بە هەمان شێوە ئیشەکەن ئەوانیش بە هەمان شێوە دوو ئیش ئەەکەن ئێستا ئێمە لە جیادەرمانمە دوو با بڵێن دوو ئیشکەیە یان با بڵێن دوو کاری سەرەکی هەیە یەک لە کاریگەر لێک لە کارە سەرچەکانی جیادەرمانەوەی خودی جیادەرمانکە ڕاستە و خۆ با بڵێن ڤایرۆسەکە یان بەکتریایەکە یان هەر میکرۆبێکی ترە ئەیکوژێ ئەوە یەک لە ئیشە سەرچەکانیتی ئی دووەمیشان ئەوەیە کەوا بەرگری لەشت بەهێزەکە کەواتە جیادەرمان دوو ئیش ئەکا کە تۆ جیادەرمان بەکاردەهێنی خاصەتەن کە با بڵێن بە تایبەتی کە پێش ئەوەی تۆ تووشی نەخۆشی بێ کە ئێستا تۆ ساغی با بڵێن کە ئێستا کە ئێمە توش نەبووین ئێستا دەست پێ بکەین بە دەستپێکردنی مەسەلەن چەند جیادەرمانێک بۆ ئەوی لە ڕۆژانە بەکاری بێنین لەبەر ئەوەی ئێمە دوو قازانجەکەین لە ئێستاوەڕا لاشەمان هەم بەهێزەکە و لە هەمان کاتیشدا ئەگەر ڤایرۆسێک سەرەتای هاتنە ژوورەوەی ناو لەشمان بێ یان بەکتریایەکە هەر شتێک ئەیکوژێ بۆیە لەو دوو تەوەرەوە ئیش دەکاتن هەم بەرگری لەشت بەهێزەکە هەم ڤایرۆسەکە یان بەکتریایەکە لە ناو دەباتن ئێمە کۆمەڵێک جیادەرمانمان هەیە با بڵێن ئەوانە تایبەتن تەنها لای جیادەرمانەکان هەیە یان با بڵێن لای کەسانی پسپۆر هەیە بە شێوەی کەپسولات هەیە بە شێوەی با بڵێن حەب هەیە یان بە شێوەی ئاوی جایی هەیە ئەوانە تەبعاً زۆرن ئەوانە بە حەقەت ئێستا لەسەر ئاستی جیهان بەکاردێنرێت مەسەن وەکو پرۆپۆلیس وەکو کورکومین وەکو ئەستراگالاس وەکو ئیکناسیا و ئەوانە بەگشتی ئەوانە ئێستا ئەمە تقریبا پێڵێن ئەنتی مایکرۆبیەل ئەوانە هاوشێوەی ئەنتیبایۆتیکەکانی کە مەسەن ئەمۆکسلین و ئەمۆکلۆڤان و ئەوانە ئیش دەکا ئەوانە ئێمە لە چەندین نەخۆشی بەرز و بەهێز بەکاری دەهێنین بەڵام ئەوانە لەوانە لای خەڵک وها بە ئاسان دەست نەکەوێ ئەبێ بچی با بڵێن لە شوێنی تایبەت تا بیکڕی بەڵام ئەتوانێ
و بەکاریانەکەشی وا ئاسان نییە بەڵام هەندێک جیادەرمانمان هەیە ئێمە ئاسان دەستمان ئەکەوێت مەسەن بۆ نمونە مجموعەیەک بەهاراتمان هەیە مەسەن وەکو زەنجەبیلمان هەیە زەردەچەومان هەیە هێلمان هەیە دارچینمان هەیە کەمونمان هەیە گژنیشمان هەیە بڵێن کەس بەر مجموعەیەک لەو جیادەرمانە کە ئێمە وەکو بەهارات بەکاری ئەهێنین ڕۆژانە لە بۆ خۆشکردنی خواردنەکان ئەوانە ڕاستە بەهاراتن تامی خواردنەکانمان خۆشەکە بیان بڵێن چایەکانمان پێخۆشەکەین یان لە ناو لەگەڵ شیرە ئەی خۆینەوە یان لەگەڵ زەڵاتەیە تێی دەکەین ئەوانە ڕاستە تام خۆشکەرن ینی برێن بەهاراتن بەڵام لە هەمان کاردا ئەوانە بەهێزکەری بەرگری لەشن لە ناوبەری ڤایرۆس و بەکتریان ئەوانە مجموعەیەک وەکو بەهارات ئێمە پێویستە ڕۆژانە هەوڵ بدەین هەر یەکێک لەوانەی کە باسم کرد مەسەن بۆ نمونە ڕۆژانە تۆ مڵاچێک زەنجەبیل لە زەڵاتە بکە مراچێک زەردەچەو لە مەرەگا یان نەبا بڵێن لە سوبێک بکە یان لەگەڵ شیرا بیخۆ مەسەن بوون مراکێک دارچین تۆ مەحاڵکە ڕۆژانە لە ناو چای بکات چەند دانەیەک دنکە هێل بەکار بێنە مەسەرەن ئەوە با بڵێن کەمونە یان کەسبەرەیە یان هەر یەکێک لەوانەیە لە شیوەکانمان بکەین بۆ ئەوەی ئێمە سوودی تەندروستەکەی لێ ببینین بێجگە لە تامە خۆشەکەی و لە خۆشکەری خواردنەکەش ئێمە سوود تەندروستەکەی لێ دەبینین هەندێک جاشمان هەیە ئێمە ئەتوانی وەکو چایە بەکاری بهێنین ئەو چایانە یارمەتیمان ئەداتن لە باتی تۆ تەنها بە چای ڕەش بخۆی وەرە چەندین چا دروستکە مەسەن بۆ نمونە تۆ نعناعت هەیە پونگت هەیە ڕەیحانت هەیە با بڵێن مەسەلەن گوڵە کەرکەدیت هەیە گوڵە شیرازیت هەیە گوڵە حاجیلەت هەیە با بڵێن مەسەلەن زۆر لەوانەی دیکە مەسەن گوڵالە سوورەمان هەیە ئیتر گوڵەکانمان زۆرە ئەوانە هەمووەکو گوڵ وەکو چا بەکاردەیە پێیان دەرێن گوڵچایە یان مەسەن ئەوانە هەر یەک لەو جیادەرمانانە تۆ دەتوانی بینی ڕۆژانە چایەکی لێ ئامادەکەی دووسێ جۆر لەو گوڵانە بە کەمیەکی کەم مەسەن بۆنمە تۆ کەوچێکی شێویان با بڵێن دوو کەوچی شێو لە ناو چاپەستێکەکەی چەند گڵازێک ئاوی تێکەی ئەی کوڵێنی و هەر بڵقێک بدا یاخود ئەتوانی ڕاستەخۆ بیخێ ناو ئاوی گەرمە ئاوەکەی بپارزنی و بیخۆیتەوە ڕۆژانە ئەتوانن چایەک لە چایەک لە جیادەرمانەکان دروست بکەن تاوەکو سوودی لێبینن لە تەبعاً ئەمن کە ئەڵێم پێش نەخۆشی وا لە کاتی نەخۆشیشە بە هەمان شێوە ئێوە وەرن ئەو با بڵێن ئەو جیادەرمانە بەکار بهێنن بەڵام بە شێوەیەکی کەم بە دۆزێکی کەم بۆ ئەوەی با بڵێن کێشەت بۆ دروست نەکات لە بەرەوەی جیادەرمانیش ئەگەر بە شێوەیەکی زۆر و بە شێوەیەکی با بڵێن ناڕێک بەکار هات هەمان هاوشێوەی دەرمانی کیمیاوی ئەویش زیان پێدەگەینێ بۆیە وا باشە ڕۆژانە کەم هەر یەکێک کەمێکی لێ بەکار بهێنە تاوەکو بەرگیلەش بێز بێت. بەڵێ دکتۆر کام جیادەرمانانن بەدەر لە سوود زیانیان هەیە بۆ کەسانی کە بەکاریان هێنن و ئەو کەسانی کە بەکاریانن پێویستە سەرتا زانیاریان هەبێت لەسەری بۆ ئەوەی کە تووشی نەخۆشیان نەکات. بەخۆی با بڵێن ئەو جیادەرمانەی کە با بڵێن ژاراوین ئەوانە لە بازار نافرۆشێن بەڵام جیادەرمان ئەو کات ئەبێ بە ژاراوی خەڵک دەبێ ئاگادار بێ جیادەرمان لەکوێ ئەکڕێ جیادەرمان ئەگەر کۆم بێ مەسەرەن کۆم بێ یان شەی مەسە شێدار بوو بێ لە شوێنێک بوو سەری کراوە بێ شەی بگرێ مەسەکە با بڵێن شێدارە بێ دواتر کەڕوەکان لەسەری ئەنیشێ تووشی با بڵێن هەندێک زۆر لە کەڕوەکان ئەبێ کە مادەی ژاراوی دەردەدا پێدەن ئەلفاتۆکسین جگەری ئینسان لە ناوە باتن لێک لەو ژەهرانەیە کەوا ئینسان بەرەو کوشتن ئەبا بۆیە کاتێک کە تۆ جیادەرمان کە چم بە خۆت کۆی دەکەیتەوە لە وەرزی بەهارەیان لە وەرزی بڵێن هاوینە لە کوێستانەکان کە کۆی دەکەیتەوە ئاگادار بە دەبێت ئەو جیادەرمانە بە شێوێکی زانستی وشکرابێتەوە لە شوێنێکی سێبەرە وشکرابێتەوە با بڵێن هەرجێر و وەرجێری پێکرابێت تاوەکو تووشی با بڵێن کەڕوەکان نەبێتن زۆر جاری وا هەیە کە جیادەرمانەکە لە کاتی وشکردنەوەی تووشی کە ڕوو بووە ئەو کەڕوە مادەی ژەهراوی بەجێدەی لەسەر جیادەرمانەکان بۆیە کە تۆ جیادەرمان ئەکڕێ بڕۆ لە شوێنێکی پاک و تەمیز لە شوێنێکی خاوێنە جیادەرمان بکڕە بۆ ئەوەی تاوەکو هەڵگیری ئەو مادە ژەهراویانە نەبێ و شتێکی تریشی لە جیادەرمانە ئەوەیە کەوا نابێت تۆ زۆر بەکار بهێندرێ یعنی زۆر جار زۆر بەکارهێنان دەبێتە هۆی دروستبوونی با بڵێن مادەی ژەهراوی لە ناو لەشە ئینسانە لەبەرەوەی ئەویش هەمووی کە دەڵێت جیادەرمان ئەویش مجموعەیەک موادی کیمیاوی تێدایە بەڵام موادەکان با بڵێن بە شێوەیەکی گشتی زیانیان زۆر کەمە ئەگە بە دۆزێکی کەم بەکاربێنێت بەڵام کە دۆزەکە زۆر بوو لەو کاتە بێ بە ژەهراوی بۆیە تەنها ئەوەی کە گرینگە لە جیادەرمانەکان کە خەڵک مەسەن ئەوەی کە لە بەردەستمانە هەیە لای عەتارەکان یان لای جیادەرم فرۆشەکان ئەوانە بەگشتی ئەوانە ڕێگە پێدراون ئەوانە لەلایەن با بڵێن هەم WHO یا هەم لەلایەن ئێسکۆپی ئەوروپیان لە زۆربەی با بڵێن ئەوانەی کە منەظەمەکانی کەوا بەرپرسیارەتی هەڵگیری خواردنن ئەوانە وەکو FDA ئەمریکی ئەوانە ڕێگە پێدراون بەڵێ. بەڵێ
دکتۆر لە سەرای بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا تا ئێستا باس لەوە دەکرێت و کەسانی کە جگەرەکێشن جگەرە سوودی هەیە بۆ نەخۆشی کۆرۆنا ئەمە تا چەند ڕاستە ئایا جگەرەکێشان سوودی هەیە یاخود زیانی هەیە بۆ کەسانی توشبووی نەخۆشی کۆرۆنان؟ خۆی بە حقیقەت جگەرە سوودی نییە وەکو بڵێن سوودی هەی بۆی خەڵک بیچێشێ و تاوەکو تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بێن نەخێر بەڵام خودی دووکەڵەکە خۆی مادەی نیکۆتینی تێدایە خۆی بەخۆی خودی دووکەڵەکە مادەیەکی تێدایە وەکو با بڵێن مادەیەکی با بڵێن ڤایرۆس کوژە یان بەکتریا کوژە بەڵام ئەو کەسانی کە جگەرە کێشن بە پێچەوانەوە سیەکانیان ئەسڵەن هەمووی پڕ بووە لە مادەی نیکۆتین ئەسڵەن کاتێک کە تووشی هەناسە تەنجی ئەبن ئەوانە کێشیان بۆ دروستە بێ هەناسیان بە زەحمەت با بڵێن دەدەن یان با بڵێن بە شێوازێکی تر کاتێک کە بەڵق دروست ئەبێ لە کاتی هەوکردنی بە ڤایرۆسەکە ئەوانە زیاتر بێزارە بن بە بەڵق دەرهینان و با بڵێن سینجیان پاکە بێتەوە بەو شێوازە نییە ئەوەی کە باسیەکەن دەڵێن کە گوایە ئەوانەی کە جگەرە کێشن زیاتر نەخێر لەوانەیە لە کاتی کە برێن دووکەڵەکە هەڵامژی ئەگەر ڤایرۆسەکە لەو کاتە بچێتە ژوورەوە لەوان لەگە دووکەڵەکە ئەو ڤایرۆسە کاریگەری لەسەر بکە لەبەر ئەو مادەی نیکۆتین تێدا مادەی نیکۆتینیش ئەتوانی بڵێن یەکێکە لەو مادانێکەوە وەکو با بڵێن دژە ڤایرۆس یان دژە بەکتریا بەکاردێ بەڵام بەداخەوە بۆ سیەکانی خراپە کاتێ ڤایرۆسەکە بچێتە ژوورەوە جگەرەکە فریای ناکەوێتن ئەتا ئەگەر دووکەرەکەش هەڵمژی زۆر داری وا هەیە تەنها یەک ڤایرۆس بەسە بۆ ئەوی تووشی سیەکانی بێ کە تووشی سیەکانی بوو ئیتر جگەرە فریای ناکەوێتن لەوان لە سەرەتای کە لە ناو دەمیتی ڤایرۆسەکە نەتوانی بڕوا بەڵام کە چوە خوارەوە ئیتر تۆ ناتوانانی هیچی بۆ بکاتن. بەڵێ دکتۆر وەکو دوامین پرسیارم ڕێنمایی چە بۆ کەسانی کە توشبووی پەتاوەرزیەکان بەوەی کە بە زووترین کا چارەسەری بکەن نەبێتە هۆکاری ئەوەی کە ئەگەر هات و تووشی نەخۆشی کۆرۆنا بوون بڵێن حاڵیان خراپتر بکات. بەڵێ بەنسبەت ئێمە وەکو لە بدایەتی سەرەتای بەرنامەکە باسمان کە ئێمە بەرەو وەرزی زستانە ڕۆن بەرەو ئەو پەتاوەرزی ئەڕۆن لە ئێستاوە ئێمە دەست پێ بکەین بە ئیلتیزامات بە پاک و خاوێنی دەستشتن و ماسک بەستن وەکو کە ئێستا لەبەر ڤایرۆسی کۆڕۆنا کە ئێمە بڵێن هەمان ڕێکاری تەندروستی دەگرینەبەر با لە ئێستاوە دەست پێ بکەین ئێمە بە شۆڕشتێکی تازە بۆ ئەوەی بەرگی لەشمان بەهێز بکەین و وەلاشەمان پاک بکەینەوە لەو هەموو مادانەی کەوا کە بوویتە هۆی دابەزینی بەرگی لەشمان لە ئێستاوە ڕات دەست پێ بکەین بە دانانی سیستەمێکی نوێ بۆ ژیانی ڕۆژانەمان لە خواردن و خواردنەوە لە با بڵێن دوورکەوتنەوە لەو خواردنانی کە گوتمان بەرگی لەشمان دادەبەزێنێ و خواردنی ئەو خواردانە یان ئەو میوانە یان ئەو شێوازە خواردنەی کە باسم کرد بۆ ئەوی بەرگی لەشمان بەهێز بکەین و دەست پێ بکەین با بڵێن بە هەمان شێو بۆ مەسەلەی خۆپارێزی و با بڵێن وەچی برێن کە لە ڤایرۆسی کۆڕۆنا ئیتیباعیەکەین عینەن باک و خاوێنی ماسک بەستن و دەستشتن و ئەوانە بکەین بۆ ئەوەی تاوەکو توش نەبین بە حقیقەت کە لەبەر ڤایرۆسی ئەنفلۆزاش ئەنفلۆزە پەتای برێ وەرزی هیچ کاریگەری ئەنی با بڵێن ناخۆشیێکی وەکو ناخۆشی کەمتر نییە لە ناخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا بە هەمان شێو ئەویش ئازاری هەیە ئەزیەتی هەیە ئەکەوی و تووشی کێشە ئەبی بۆیە وا باشە ئێمە خۆمانی بۆ ئامادەکەین بەچی بە بەرزکردنی بەرگری لەشمان و بە پابەتبوومان بە ڕێنمایی تەندروستیەکاندا. بەڵێ دکتۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر بەدر قادر سوورچی پسپۆر لە چارەسەری نەخۆشی باگیا دەرمانی کا بەشێکی ڕاستەوخۆ لە ئاستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان بوو. بەڵێ عزیزانم ئێستاش پەیامبەرمان تەها باشێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانەیە زانیاریەکانی ڕۆژمان دەداتێت تەها سڵاو لێ بۆ بەیانیت باش بێ دەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین. بەڵێ کۆژین بەیانی باش سەبار بە هەواڵ و ڕووداوەکانی سنووری پارێزگای هەولێر ئەگەر لە کۆڕۆناوە دەست پێ بکەین دیارە ڕۆژانە وەزارەتی تەندروستی ئاماری تازە بڵاو دەکاتەوە سەبارەت بە ڤایرۆسی کۆڕۆنا و بەجێرە دووە ئاماری وەزارەتەکە نزیکەی 1000 کەس لە سنووری هەرێمی کوردستان جارێشتر تووشی ئەو ڤایرۆسە بوون و نزیکەی لەوانە 400یان لە سنووری پارێزگای هەولێرە و 25 کەس گیانیان لەدەستداوە لە سنووری هەموو هەرێمی کوردستان و 7یان لە سنووری هەولێرە. بە جۆرەی ئاماری وەزارەتی تەندروستی هەروەها بەرپرسانی وەزارەتی تەندروستی کە ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان لە هەڵکشانە و بۆ هەربووە ئەمەش وای کردووە کە ڕۆژانە یاخود هەفتانە وەزارەتی ناوخۆ یان خۆ وەزارەتی تەندروستی وەزارەتە پەیوەنددارەکان بڕیاری تازە دەربکەن دوای ئەوەی کە لە 25 ئەم مانگە بڕیاری بەستنی ماسک بە شێوەیەکی ناچاری و
لە هەولێر پەیڕۆ بکرێت بڕیاە لە شوێنەکانی ترش ئەم بڕیاە پەیڕۆ بکرێت لە 25 مانگەوە لە سنووری پارێزگای هەولێر ئەو کەسێک کە ماسک نەبەستێ بە بڕی 20,000 دینار سزا دەدرێ و بە جۆرەوەی کێمە دەبینین ڕێژەی بەستنی ماسک دوای ئەو بڕیاە دوای 25 مانگ بە ڕێژەیەکی زۆر زیادی کردووە و خەڵکی زۆربەی ماسک دەبەستن و دا لە وەزارەتی تەندروستی پێی وایە کە ماسک هۆکارێکی سەرەکیە لەوەی کە ڕێگا بگرێت لە بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا و هەروەها ئەو وەرزە وەرزی پاییز مانجیدا هەروە مانجی 11 و 12 داهاتوش دیارە ئەوەش ڕێخۆشکەرە یاخود هاندەرە بۆەوەی کە ڤایرۆسی کۆڕۆنا زیاتر تەشەنە بکە بۆ پێیکە لە ماوەی چەند مانگی ڕابردوو دیارە ڕۆژانە لە هەرێمی کوردستان نزیکەی 400-500 کەس تۆمار دەکران بەڵام ئێستا دەبینین ڕێژەکە زۆر هەڵخشاندایە دەگاتە 1000 تا 1200 تێپەڕیوە ئەمەش بەرزترین ئاستە لەو ماوەی کە لە کۆڕۆنا سەری هەڵداوە بە زۆرێکە لە ئەو هەرێمی کوردستان بەراورد بە ناوچەکانی دیکەی عراقیش دیارە ڕێژەکە زۆر بەرز بیتەوە و هەروەها ڕێژەی مردنیش زۆر زیادی کردووە. دیارە سەبارەت بە کۆڕۆنا دیارە بڕیارە وەزارەتی پەروەردە بەیانی کۆبێتەوە لایەنە پەیوەنددارەکان بێشەتی مامۆستایان ئەنجومەنی وەزارەت هەموو ئەوانە هەروەها وەزارەتی ناوخۆ بڕیا لەسەر پرۆسی خوێندن بدەن ئایا پرۆسی خوێندن قۆناغەکانی 1 و 2 هەروەها 12 ئامادەیی بەردەوام بێت یاخود ئەوەیش هاوشێوەی پۆلەکانی تر بە ئۆنلاین بێت یاخود ئەلکترۆنی بێت بۆ پێیکە وەزارەتی پەروەردە ڕایگەیاندووە نزیکەی 2000 لە مامۆستا خوێندکار دیارە لە ماوەی ڕابردوو تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون دوایەوەی کە لە 27 مانگی نۆ دیارە دەرگای خوێندنگاکان بەڕووی 1 و 2 بنەڕەتی هەروەها لە دەی دەش 12 ئامادەی بە ڕووی خوێندکاران کرایەوە و ئەوەش مەترسیەکە لەسەوەی کە ڤایرۆسی کۆڕۆنا بەتایبەتی لەم وەرزەوەشی ئاماژەم بۆ کرد کە لە نێو منداڵان لە نێو خوێندکارانیش بڵاو دەبێتەوە بەشێک لە مامۆستایانی توش بووینە بۆ یەک لە داواکاریەکانی تەندروستی بەتایبەتی کە دەبینین ڕێژەی توشبوون بە کۆڕۆنا زیاد دەکا داوێک لە داواکاریەکانیان ئەوە دەبێت کە پێداچوونەوە بە بڕیاری کردنەوەی خوێندنگاکان بکەن دیارە ئەوەش بڕیاری لەسەر دەدرێت بەیانی 11 هەموو ئەوانە کە تایبەتن بە کۆڕۆنا و پێیان وایە کە کاری لە پێشینە و هەم سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەوان پێیان وایە پاراستنی ژیانی هاوڵاتیان گرنگترە لە خوێندن هەروەها لە ئیشکارەکانی دیکە بۆیە ئەولویەت دەدەنە پاراستنی ژیانی هاوڵاتیان و بەتایبەتی لە تاکو ئێستا لە ئاسی جیهانیش ڤاکسینێک نەدۆزراوەتەوە بۆ ئەوەی چارەسەری یاخود ڕێگا بگرێت لە ڤایرۆسی کۆڕۆنا و ژیان ئاسایی بکرێتەوە بۆی لە کاتی ئێستا وەکو ئاماژەم بۆ کرد ڕێشوێنەکان تونتر کراون بۆی کە هاوڵاتی کەمتر تێکەڵاو بێت و زۆر بڕیاری تر دەرچووە بۆ کۆنەبوونەوە لە پرسەکان هەروە لە بۆنەکان بۆ ئەمە سزا دانراوە هەروەها بۆ شفێرەکان بوو ئەوانە سزای زۆر دانراوە بۆی هاوڵاتیان ناچار بن پابند بن وەکو ئاماژەم بۆ کرد کە دیارە پێشبینی دەکرێت کە بەردەوامی تێکەڵی هاوڵاتیان کە لەسەر مانگی ڕابردوو بینیمان ڕۆژەکە خراپتر دەکات و ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا زیاتر دەکات ئەوە تایبەت بە کۆڕۆنا دیارە تایبەت بە بابەتیشتر ئەگەر کات هەبێت لەسەر مەسلەی پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوایەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو پرسی بازنەکانی کەرکووک و مووسڵی جێگلا کراوە کە ئەوە بابەتێکە کە بۆ کورد زۆر گرنگە بەتایبەتی بۆ نەچە دابڕاوەکان چاوەڕوان دەکرێت کە کورد بە یەک دەنجی بە یەک لیستی خۆی ئامادە بکات بۆ هەڵبژاردننی داهاتوو کە بڕیارە چاوەڕوان دەکرێت لە ساڵی داهاتوو بەڕێوە بچێت داوا دەکرێت کە کورد یەک دەنگ و یەک هەڵوێست بێت بۆی کە زۆرتی کورسی لە ناوچە دابڕاوەکانی بهێنێت بەدەست بهێنێت بەتایبەتی لە کەرکووک و مووسڵ دوایەوەی کە بازنەکان یەکلا کراوە بە تا ڕادەیەک کە وەکو ئاماژە بۆ دەکەن شێواز یەکلاکردنەوەی بازنەکان لە سنووری پارێزگای کەرکووک تا ڕادەیەک لە بەرژەوەندی کوردە و چاوەڕوان دەکرێت کە لەگەڵ هەڵبژاردن و لەگەڵ زۆرینەی دەنگەکانی کورد لە ئەنجومەنی نوێنەران ڕۆژی پارێزگای ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو ئێستاش پامنێرمان کاروان باشەیەکی ڕاستەوخۆ لا دوهۆ کۆ لەگەڵمانە کاروان سڵاو لێوێ و بەیانیت باش بێ دەمێ بزان زانیاریەکان لای تۆچین بله کوچین سپیده هوا باش بیت سپیده بینرنگل کردستان باش بیتن پارێزگا ها دهو که دنگو باستن گرمن نواجاده دا اوجی هر ویروس کرونا و پابندمون پرین ماین ویروس کرونا یعنی کو حتی نوکه 10,741 کس لپارێزگا ها دهو که هلگرین ویروس کرونا بون چارەسەر بوینه هر وصلان 11,000
371 کس جی هشتا بنچافدریا پزیشکی داینه بجین نخوشخانه نواندینه سه نخوشخانه نها نخوشین و هلگرین ویروس کرونا وردگرن بردوام ساخلمیا پارێزگە هادووکێ ڕێنمان بەڵاف کاتنش بوو بژین پاراستناش ڤایرۆسێ کۆڕۆنای و پابندبوونا وڵاتیان بڕێنمایان ساخلەمیە پارێزگە هادووکێ هەروەستان کۆژین ئەڤروکە دماهیک ئەو وادایە یەک و هاتنوچوونا پارێزگە هادووکێ دیارکردی بۆ وڵاتیان پارێزگە هادووکێ تایبەتیژی شوفێران و وادایەکدانا بۆ حتا ئەڤروکە مدێوان ئەڤروکە دماهیک هێتن ئێدیدێ پۆلیسên hatnûçûnê mefrezeyan daniyan jî bêjîn zalgehan dê danin û dê çavdêriya hatnûçûna xelkî û herwaslan hatnûçûna tirimbêlankiyan ji bo pabendbûn birênmayên saxlemiye û girêdana maska ji ber ku wekû me de diyarkirin ku parêzgeha Duhokê bi şêwazekê metirsîdar vîrusê koronayê nava xelkî da belav bîtin ev jî ji bo hindê ku hatnûçûn zêde ya hey qedexeya hatnûçûnê nehatiye ragihandin û bêjin berê keftineka zêdeya hey parêzgeha Duhokê û herwaslan wekû saxlemiya parêzgeha Duhokê de diyarkirin ku xelek bi şêwazekê baş bêjin wekû pêdiviyê pabendî rênmayên saxlemiyê nîne lewra jî rêveberiya hatnûçûnê li parêzgeha Duhokê biryar daye ku her kesekê pabendî rênmayên saxlemiyê li parêzgeha Duhokê nebîtin dê bikuşmê 50,000 dînaran hête xuramekirin wekû ya diyar jî ku ev biryara li Herêma Kurdistanê bi temamî vegirtiye parêzgeha Duhokê jî biryara ev rûkevîte barê cêbecêkirinê dawzalgeh ji layê bêjin hatnûçûna parêzgeha Duhokê ve bihênedanan li cihên giştî ji bo hindê çavdêriya welatiyan bikin ku ew ên rênmayên saxlemiyê cêbecê nekin dihêne sizadan wekû me de diyarkirin bi 50,000 dînaran. Herwaslan kojên rêveberiya perwerda parêzgeha Duhokê çavereyê biryara wezareta perwerdeyek û aya dê xandin ya berdewam bîtin wekû têta zanîn jî ku xandin bi şêwazê online prêveçîtin lê pola êkê û duyê dewama fermîtken herwaslan pola 12 jî dewama fermîtken lê rengek û ev jî eger bi vî şêwazî vîrusê koronayê berdewam bîtin û yê metirsiye jî ji ber ku parêzgeha Duhokê 8 kes giyanê xweş dest da ji dihî heta evrû 4 kesê şwan nava senterê parêzgeha Duhokê giyanê xweş dest da دو کسی شوان قزاست میل دو کسی شوان جیل قزازا خو اوجیش بوه و یکی ود گریتنش برکو و کومده دیار کردن بشه از که مترسیدار ویروس کرونا بالاف بیتن اوجیل دیف گوتناس رهبری استخلامی پارێزگە هادووکێ جبر زیدابونا هجمارا توجبوین ویروس کرونا زیدابونا هجمارا مریان جی تهتا تومار کردن لوراجی و کومده دیار کردن کو رهبری پرورده پارێزگە هادووکێ جواری بریار وزارت پرورده که آیا ده بردوام بجنیا وان خوندکارن که حکومت دیار کردن پولا اکی و دوی یا بردوام بیتن یانجی ده دوام هتا را گرتنش برکو خوندکارن پولا اکی و دوی رنگ نزانن یانجی او هشیاری الدفنه بیش برکو زاروکن درستایی پابندی رنمای استخلامیه ببن اوجی مترسیا توجبونا ویروس کرونا لدف خوندکاران دیار کردن لوراجی رنگ بریار بهت دان کو دوام بهت را گرفتن و جاو وزارت پرورده بجین رهبری پرورده پارێزگە هادووکێ چاوەڕێی بریارە وزارت پرورده بله کوژین ئەو زانیاری بووم تایبەتی سەر ڤایرۆسێ کۆڕۆنای پارێزگە هادووکێ بەڵێ سوپاس بۆ پامنێرمان کاروان کابەشێکی ڕاستەوخۆ لە دووهۆکۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازیزانم موچانێکی کورت و دواتر بەردەوامە بین.
بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین ئێستاش پەیامێرمان شاخەوان بە شێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە چالاکێک لا بنکەی ژین بەڕێوە ئەچێت. شاخەوان سڵاو لێوێ بەیانیت باش بێت ئەمە زانیاریمان بیتێت دەربارەی ئەو چالاکیە. سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. دیارە ئەمڕۆ کتێبخانەی تۆفیق وهبی کە یەکێکە لە نووسەرەکانی بواری ئەدەبی کە ئەمڕۆ پێشکەشی بنکەی ژین دەکرێت لە شاری سلێمانی کە ئەم کتێبانە کۆمەڵێ لە مێژووناس و کۆمەڵێ لە بواری ئەدەبی و ڕووناکبیری تێدا کۆکراوەتەوە ئەمڕۆ لەلایەن خانەوادەکەیەوە پێشکەش بە بنکەی ژینی شاری سلێمانی دەکرێت. دیارە تۆفیق وهبی یەکێک بووە لەو کەڵا نووسەر و ڕووناکبیرانی بواری ئەدەبی لە ساڵی 80کان تا 90کان خزمەتی بە بواری ئەدەبی کردووە لە سەرجەم بوارەکاندا و لە ساڵی 1930 بووە بە متەسەڕیفی شاری سلێمانی وە چەندین خزمەتی کردووە چەندین پلەپۆستی گرنگی لە بوارەکاندا بەدەستێنەوە. ئێمە بۆ زانیاری زیاتر دەچینە لای مامۆستا ڕەفیق سڵاو لێ بێ ئەم کاتە با سەبارەت بە ئەم کتێبانەی کە ئەمڕۆ پێشکەشی بنکەی ژین کرا خۆی لە چیا بینیەوە؟ بە هەوڵ و کۆشی خەمخۆران و دڵسۆزانی میلەتەکەمان لەم هەل و مەرجە سەختەی کە ئێستا دنیای تێدەپەڕێ و بە کوردستانی خۆشمانەوە توانرا پاش ماوەی کتێبخانە و هەندێک لە موقتەنیاتەکانی یەکێک لە زانا گەورەکانی میلەتەکەمان بهێنرێتەوە کوردستان. لەم ماوەی ڕابردوودا توانرا هەموو ئەو پاشماوەیە لە کتێب و ڕۆژنامە و گۆڤار و دەستنووس و بێزگە لە پرۆژەی لێکۆڵینەوە و دانراوەکانی خۆی توانرا هەمووی پۆڵێن بکرێەوە بەشێکی بەرچاویان دیجیتال بکرێ. هەڵبەتە تۆفیق وهبی یەکێکە لەو زانا گەورانەی کە ڕۆڵی گەورەی هەبووە هە لە سەرەتای سەدەی بیستەمەوە لە چەسپاندنی ڕۆشنبیری کوردی هاوچەرخ مرۆڤێکی فڕەڕەهەند بووە هەم لە ڕووی زمانەوانێکی گەورە بووە کە بەداخەوە ئێمە پاش تێپەڕبوونی 36 ساڵ لە کۆچی دوایی ئەو زاتە نەمانتوانیوە شوێنی ئەو زاتە گەورە پڕ بکەینەوە. بێزگەلەوە شارزایەکی باش بووە لە ئاین و لە مێژوو لە بەتایبەتی مێژووی کۆن و بێزگەلەوە خۆی کاربەدەستێکی ئیداری گەورە بووە توانوێتی بۆ دۆست و دوژمنی بسەلمێنێ کە کوردی ژەگەر هەلومەرجی بۆ بڕەخسێ دەتوانێت کاربەدەستی گەورە لە بواری بەڕێوەبردننی وڵاتە پێ بگەێنێ و ئەم زاتە چەند جارێک پۆستی وەرگرتووە چەند جارێک لە مەسی عیان و لە واتە مەسی پیران و پەرلەمانی عێراق ئەندام بووە و یەکێکە لە دامەزرێنەرانی کۆلێژی سەربازی عێراق و بێزگەلەوە یەکێکە لە دامەزرێنەکانی کۆڕی زانیاری عێراق و هەروەها یانەی قەڵەم و لە چەندەها بواری تردا کاری کردووە. ئێمە بە حقەتەن پاش کۆچی دوایی ئەو زاتە لە ساڵی 1984 زۆر بە دوای یا خەمی ئەومان دەخوارد کە پاشماوەی کتێبخانەکەی چی بەسەر هاتووە. خۆشبەختانە پاش 36 ساڵ لە ونبوونی ئەو کتێبخانە توانیمان بە هەوڵ و کۆشی بە تایبەتی بنەماڵەکەی ئەو کوردۆ تەڵعات لە لەندەن توانرا بە هاوکاری و هەروە پشگیری دکتۆر نەزات عەبدوڵڵا و مامۆستا جەمال عەبدوول و چەندان کەسی تر توانرا بهێنرێتەوە کوردستان. هەڵبەتە ئەم زاتە
خاوەنی کتێبخانەیەکی زۆر گەورە بووە کاتی خۆی دوای 14 تەموزی ساڵی 1950 نەیتوانی بگەڕێتەوە عێراق بە حکمی ئەوەی چەند جارێک پۆستی هەبووە و دوایین وەزیری پەروەردە یا معارفی عێراق بووە نەتوان و گەڕێتەوە کتێبخانەکەی هەمووی پێشکەشی کۆڕی زانیاری کورد لە سەرەتا هەفتاکان کە دامەزرا لە بەغدا لەوانە پتر لە 300 دەستنووس و ژمارەیەکی زۆر کتێبی گرانبەها و ڕۆژنامە و گۆڤار و بڵاوکراوەی پێشکەشی ئەو کۆڕی زانیاری کورد کردووە ئەوەی لە لای ئێمە بە حەقەتەن ئەوانەیە کە لە بریتانیا لە وڵاتی بەریتانیا بوون و ئەمانە کاری باشمانتیا کردووە و ئەوەی کە بەلامانەوە زۆر گرنگە بەڕاستی ئەوەیە کە کۆمەڵی پرۆژەی لێکۆڵینەوەی هەبووە بە تایبەتی لە بواری زمانەوانی و زمانە کۆنەکان هەموو ئەو پرۆژە هەمووی لە ناو چەند فایل و چەند دۆسیەکان هەڵبەتە تەمان لەوانەیە ڕێگەی ئێمە نەدات بەڵام ئەوە بەجێی دەهێڵی مهمەوە ئێستا ئێمە پاراستومانە بەجێ هەڵی بۆنەوەکانی داهاتوو بۆی کار لەسەرەوانە بکەن کە هیچێک لەوانە فەرهەنگێکی کوردی سەنسکریتیە وە چەندەها فەرهەنگی تریشی تێدا وە پرۆژەیەکی گەورەشی بەدەستبووە لەسەر شارەزوو لە هەموو لایەنێکی مێژوویی و تۆبۆگرافی و لایەنەکانی تر ئەوانە ئێستا هەمووی لە لای ئێمە خۆشببختانە پارێزراون بەم بۆ نێو ئێمە زۆر سپاسی هەموو ئەو کەس و لایەنە ناکەین کەکەم تا زۆر هاوکار و پشگیرمان بوون بە تایبەتی گروپێک لە دەستەی کوردستانی بە حکمەوەی فەندێکیان وەرگرتە بوو بۆ کارکردن لەسەر ئەرشیفی کوردستان و عێراق لە 1970 هەتا 1950 ئەم گروپە توانیان کارێکی گەورە بکەن لە داتابیسکردنی هەموو ئەو پاشماوانە ئێمە ئێستا زۆر سربەرزین و شەرەفمەندین کە پاشماوەی کتێبخانەیەکی ڕاستە خۆ لە سلێمانی لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ ئازیزانم ئێستاش پامنێرمان محەممەد باشێکی ڕاستە خۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە پێشبڕکێکی مەلەوانی بەڕێواچێت محەممەد سڵاو لێبێ بەیانیت باش بێت ئەمێ بزانام زانیاریەکان لەسەرم پێشبڕکێ چیا با کورتی کۆژین بەیانیتان باش دیارە بەڕێوەبەرایەتی لاوانی پارێزگای سلێمانی لە ماوەیەم چەند مانگەدا دوای با بڵێن دوای کەمبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و دەستپێکردنەوەی چالاکی وەرزشەکان چەندین چالاکی وەرزشی ئەنجامدا لە شاری سلێمانی دیارە یەکەمینیان کردنەوەی خولێکی باسکە بوو بۆ یانەکانی شاری سلێمانی و هەڵەبجە و دەوروبەری دواتر کردنەوەی خولێکی تۆپی پێ بوو بۆ پارێزگای سلێمانی و دیسان دەوروبەری ئەمڕۆژ لێرە لە مەلەوانگەی دێرینی شاری سلێمانی خولێکی مەلەوانی بۆ دە یەکە و با بڵێن 5 یانە بەشدارن لەم خولی مەلەوانیە بن بۆ قسەکردن لەسەر ئەم خولی مەلەوانە و زانیاری زیاتر ئەسمەلای نزار ژاژڵەیی بەڕێوەبەرایەتی لاوانی پارێزگای سلێمانی کاک نزار بەیانیت باش ئەگەر بکرێت لەسەر چالاشی مەلەوانی با بڵێن خولیشی مەلەوانی ئەمڕۆ زانیاریمان بێت زۆر سپاس بە خێراتنتانەکەم دەستخۆشی بۆ ئێوەی خۆشەویست دیارە بەڕێوەبەرایەتی لاوانی سلێمانی لە ڕابردووشا کۆمەڵێک چالاکی زۆرمان کردووە ئێستاش بۆ ئەم مانگە کۆمەڵێک چالاکی ترمان ئامادە کردووە و ئەنجامی بدەین هەموو ئەمانەش لە پێناو خزمەتکردنی لاوانە پەرەپێدانی توانەکانی لاوانە و هاندانی لاوانە بۆ ئەوەی خوو بدەنە وەرزش و ئەوەی خۆی وەرزشکارە هانی بدەین بۆ ئەوەی بەتواناتر بێ ئیمڕۆ ئەم خولی پاڵەوانێتی مەلەوانی کراوەمان ئەنجام داوە کە ئەم پاڵەوانێتیە نزیکەی 5 یانە تیا بەشدارە و لەگەڵ ئەوەشە نزیکی دەناوەندی وەرزش و لاوان تیا بەشداریەکەن کۆی گشتی یاریزانەکان زیاد لە 35 یاریزان تا نزیکی 40 یاریزان تیا بەشدارن بە کوڕ و کچەوە بێگومان تەبعەن زیاد نزیکی ڕەنگە یاریزانیان کچ بن ئەوانەی تری کوڕ بن ئەمانە کراون بە چەند فیئەیەکەوە 5 فیئەن فیئە سەرەتاییەکان من وام پێ باش بووە کە هەمویان خەڵاتیان پێ ببەخشین مەدالیایەکیان پێ ببەخشین بە مەبەستی هاندانیان دیارە ئێمە ئامانجمان لەم پاڵەوانێتیانە وەکو بەڕێوەبەرایەتی لاوان هاندانی لاوانە ئامانجمان لەوە نیە کێ یەکەم بێ کێ دووەم بێ ئەوەش خۆی بۆ خۆی ڕەنگە گرنگ بێ بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی ئامانجمانە کە هانی لاوان و تازە پێگەیشتوان و تەنانەت ئەو مناڵانەی کە 9 ساڵ و 10 ساڵ و تازە خەریکە پێگەن هانی ئەوانش بدەین کە خوب بدەنە وەرزش و پەرە بەتواناکانیان بدەین
کانگزار بەڕێوەبەرایەتی لاوانی پارێزگای سلێمانی چالاکیەکانی چڕ کردوێتەوە چ چالاکیشتر دوای چالاکی با بڵێن خولی مەلەوانی بەڕێوە یاخود دەست پێەکەن لە دوای ئەم پاڵەوانێتی مەلەوانیە هەینی داهاتوو پاڵەوانێتی بەرزکردنەوەی قورساییمانەیە هێزی لەش کە دیارە ئەم پاڵەوانێتیە زۆر دەمێکە لە شاری سلێمانی و دەوروبەری ئەنجام نەدراوە ئەوە یەکێکترە لە کار و چالاکیەکانمان لە دوای ئەوە پاڵەوانێتی باسکەیە پاڵەوانێتی تێنسی سەرمێزە و لەگەڵەوەشە بتوڵەیەکی نایبەکانی شاری سلێمانی و دەوروبەری زۆر سپاس کانگزار زۆر سپاس بۆ کانگزار جاشڵی بەڵێ سپاس بۆ پامێرمان محەممەد کا بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵ ما بوو سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ عزیزانم تاوای وەرگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران.